بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیزم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لەگەڵ هاوکارانم لە پەیام و هاوکارم هۆنیەخان بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین. عزیزان سڵای خۆتان لەبێ و کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین و ڕۆژ لەگەڵ هاوکارم کاکشوان و هاوکارانمان لە کۆنتڕۆڵ بەرنامەی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین. خوای گەورە ئەمڕۆتان پڕ لە بەرەکەت و پڕ لە وزە و خۆشی بکات. عزیزان کۆمەڵە بڕگۆ بابەتمان لە پەیامی ڕۆژەوە بۆ ئامادەکردوون هیوادارین بینەری سەرجەم بڕگە بابەتەکان بن لەو بابەتانی ئەمڕۆ بۆمان ئامادەکردوون لە تەوەری یەکەمماندا بابەتێکمان هەیە باس لە ئیرەیی دەکەین کاریگەری نەرێنی ئیرەیی لەسەر دەرونی مرۆڤ بێگومان ئیرەیی یەکێکە لەو شتە ناشرینانەی کە هەیە و جۆرێکە لە هەستکردن زۆرجار مرۆڤ هەست بە ئیرەیی دەبات سەبارەت بۆ شتانی کە کەسانی تر هەیەە یاخود هەستی ئەو ئیرەیی لا دروست دەبێت لە چەند هۆکارێکەوە دەپرسین ئەخۆ سەرچاوی ئەم ئیرەیە چییە و هۆکار چییە کە ئیرەی لە مرۆڤدا دروست دەبێت و زۆر جار ئەم ئیرەیە دەبێتە جۆرێک لە نەخۆشی و گری دەرونی ڕۆ لە ڕۆژانسەکەیەوە باسی دەکەین کە چۆن بتوانین ئەم هەستە نەرێنیە لە خۆماندا نەهێڵین هۆکارەکانی چین بۆ لەگەڵماندا بن لەگەڵ کەسانی پسپۆڕە ئەم بابەتە تاوتوێ دەکەین و دڵنیام کە سوودێکی باشی لێوەردەگرن. وڵایزان هاو شێوەی تەوەرەکانی ترش لە بەشی دووهەمی پرۆگرامەکەمان باس لە ڕۆمانی مەولە دەکەین و یەکێک لە نوێترین ڕۆمانەکان بە زمانی کوردی سۆرانی نووسراوە نووسەر لێرە لەگەڵمان دەبێت شرۆڤەی زادە و هەروەها ئیلهامی پشتەوەی ڕۆمانی مەولە دەکەین. بەڵێ عزیزان تەوەری سێمیشمان باس لە بابەتێکی دیزاین و جوانکاری ڕووپۆشی خان و باڵەخانەکانە لە دنیای نوێدا گرنگێکی زۆر دەدرێت بە مەوادی نوێ بابەتی نوێ و شێواز و دیزایانی نوێ لە ڕووپۆشکردنی باڵەخانە و خانوەکاندا و چەندین تەکنیکی نوێ و شێوازی جوان و سەرنجڕاکیەش هەیە لە جیهاندا. ئەم تەکنیکە لە کوردستانیش پەیڕۆ دەکرێت و چەندین شێوازی نوێش هاتۆتە ئێرە شان بەشانی وڵاتانی تر بۆیە باس لەو دیزاینە ناوازانە دەکەین و ئەو جۆرە باوانەی کە لە دنیادا زۆر بەکاردەهێنرێت و جوانترین و باشترین شێوازەکان کامانن بۆ ئەوی کە ڕووپۆشی باڵەخانە و خانەکانی پێ بکرێت. وڵایزان دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهاو لە کانیگەرمای شار و شارەشەکانی هەرێمی کوردستان. زانمان دەچینە لای بابەتی یەکەمی ئەمڕۆمان لە دنیای ئێستادا زۆر هەست بەوە دەکەین کە لە کۆمەڵگەکاندا و لە ناو خەڵکدا جۆرێک لە ئیرەی باوە کەم تا زۆرێک فەرقی هەیە و هەستی پێ دەکرێت و زۆر باسی لێوە دەکرێت. بۆ ئەمڕۆ دەپرسینە خۆ چۆن کاریگەری ئیرەی نەهێڵین لەسەر ئارامی دەروون بەڕاستی ئەمە
دەبێتە هۆی نەخۆشی دەبێتە هۆی ناڕەحەتی دەرونی و چۆن وا بکەین کاریگەریەکانی لەسەر خۆمان کەم بکەینەوە ئەم هەستە نەرێنیە لە خۆماندا نەهێڵین ئەو هۆکاری چییە کە ئەم هەستا دروست دەبێت و مرۆڤ هەمیشە هەستی پێ دەکات و دەبێتە جۆرێک لە نەئارامی و دەبێتە جۆرێک لە ڕفتار و خو کە هەمیشە خۆی پێوە دەگرێت و لە هەموو بابەتێکدا کاتێک کەسێک لەو باشتر دەبێت یاخۆت هەستێکی باشتر لە کەسانی تردا بەدی دەکات ئەم هەستەی لا دروست دەبێت و ئیرەی دەبات بۆ شتانی کە کەسانی تر هەیەە ئەمڕۆ باس لەم بابەتە دەکەین لەگەڵ مامۆستا زانە ناسەیح ماستەر لە دەروونزانی مامۆستا سپاس باوا دەبوونێ بەخێر بێت مامۆستا ئیرەی چییە؟ با بە زمانە سادەکەی ببینەرانمانی بکەین بەڵێ بەناوی خی گەورە میهرەبان سەرتا دەستخۆشی بۆ جەنابتان بەرنامەکەتان سڵامانی بۆ بینەرانی بەڕێزیش بەڵێ دیارە ئیرەی ئەگەر پێناسەیەکی بکەین توانین بڵێن هەستێکی ناخۆش و نەرێنیە بەرامبەر بە بارودۆخی باش و خۆشی کەسانی تر بەو مانایی کە کاتێک من دراوسێکەمە بینم وەزعی لە من باشترە بوون منە سایرێکی جوانتر لە منی پێەیە من لێرەوە هەست بە دڵتەنگی بکەم ئەم هەست بە دڵتەنگیە جۆرێکە لە حەسوودی جۆرێکە لە ئیرەی کەسەکەی ئەیبا بەرامبەر بە چواردەورەکەی خۆی ئێمە هەر لە بەیانیان کێنە دەرەوە لە ماڵەوە لە سەر جادەیە بێ لە بازاڕا بێ لە دەوام و دایرەیە بێ هەر کەسێک کە ئەیبینین ڕاستەخۆی ئەمە ئۆتۆماتیکی خۆمانی پێ بەراورد دەکەین واتە ئیرەهی هەستێکە لە ناخی هەمومانە هەیە و هەستێکی زۆر فراوان و زۆر قوڵە کە شتێکی جیهانیە ئەمە نییە بڵین خەڵکی ئەم وڵاتە زیاتروان وڵاتەوانین لە هەموو وڵاتانی دنیای ئەم هەستە هەیە کاتە شتێکی ئاساییە شتێکی ئەبێ بڵین ناوێ بڵین بەڵام بوونی هەیە وە شتێکی ئۆتۆماتیکە تۆ بەدەست خۆنێ کاتێک کەسێکە بینی ڕاستەخۆ خۆتی پێ بەراورد دەکەی بۆی ئەو قسەی ڕاست نییە کە ئاڵێن هەرگیز خۆ بەراورد مەکە بە ژیانی کەسانی تر ئەو ژیانێکی تری تێ هەیە تۆ ژیانێکی خۆتە هەیە بۆی حەسوودی و ئیرەی دروست نەبێ ئینسان مەوجودێکی بەراوردکارە تێتو نەدەوێت بەبێت جیاوازی فەرهەنگ و زمان واتە ئێمە وەگوتم هەر کەسێک کە بینین دابەشێکین بۆ یەکسەر ئۆتۆماتیکی بۆ دوو لایەن یام کەسە دۆستە یا دوژمنە یان ئەتوانین بڵێن کەسی سێمی ژیان نا کەسێکی ئاسایی ئەسڵم بۆ مهم نییە دۆستمەیان دوژمنمە بۆ مانایی ماوەستا زانە مادام هەمومان هەستێکی ئیرەیمان لە ناخا هەیە و سروشتی مرۆڤ وا هەڵکەوتوین ئەو هۆکارانە چین ئەو پاڵنەرانە چین وا لە منی مرۆڤەکەن هەستی ئیرەیم ئەوەندە زاڵ بێ بەسەرما کۆنتترۆلی دەرونی من بکایتر بەرامبەر شادی و خۆشیەکانی دەوروبەرم هەمیشە بێتاقەت بمیان هەستی ئێرەیم زۆر بێت هەستی حەسوودیم زیاد بکە بڵێ یەک لەو خاڵانەی کە هەیە خاڵە سەرێکێکی شتێکە پێوتە کەمی عیزەتی نەفس عیزەتی نەفس بۆ مانایی ناکە تۆ ملنەی بۆ ئەوانەی کە لە سەروی تۆوان یان خۆت خۆ چۆنەڵی خۆ بچووک نەکەیتەوە لە بەردەم خەڵکە بەو مانای ئینسان خۆی خۆش بێ لە ناخەوە لە خۆی ڕازی بێ لە هەر بارودۆخێکا بێ کاتێک کە شکستێنی کاتێک کە تووشی کێش و گرە هەبی کاتێکە چتە شوێنێکەوە کەس گرنگیت پێ نایە لەو کاتانیا سەرزەنشتی خۆت نەکەی لە ناخی خۆتە نەڵێ بۆچی کەس گرنگیم پێ نایە بۆچی ناتوان وەکو فڵان کەس بم واتە ئەم هەستانەی کە لە ناخ ئەم قسانی کە لە نای خۆتا دروستە بێ ئەگەر قسەی خراپ بێ لەو حاڵەتانە لە حاڵەتی لە دەستدانایە شکستایە ئەوە تۆ خاوەن کەسێکی عیزەتی نەفسی لاوازی بۆیە ئەوانەی کە ئەم هەڵگری ئەم سیفەتەن زۆر بە ئاسانی ئەکرێ بنە کەسێکی حەسوود لە ناو کۆمەڵگایە خاڵی کە ئەتوانی ئاماژەی پێبین بریتێ لە ئەوەی ئێمە زیاتر ئەم جۆرە ئینسانانە تەرکیزەکەنە سەر توانای خەڵکی تر نەک توانای خۆی واتە زۆربەی کات چاوی کامێراکەی لەسەر خەڵکە ئەگەڕێ بە دوایانە بزانێ ئەم چی زیاد کردو ئەو چتوانەیەکی پەرەپیاوە ئەم چ شتێکی لەم زیاترە سێری خۆی ناگە ئەو نیعمەتانی خوا بە خۆی یاوە بۆی لەو حاڵتە بە دوورکەوێتەوە خاڵی تر کە ئەبێتەوەی ئەوەی خەڵک ئەم سیفەتت یا ئەزاڵ بێ بریتێ لە زۆر جار جوگرافیای بچووک ئەو شوێنانەی کە بچووکن و دواکەوتون و سەرقاڵی تیان ناکەمە بەو مانایی کە هەر کەسێک ئیش ناکەن بەتاڵن سەریان لە سەر ژیانی خەڵکەیە تەنانەت لە ناوهانی قەوما بۆ نمونە لە هۆزەکانی ئەفریقای باشوورە
وەگوتم شتێکی جیهان نییە یعنی کابراوە نەبێ ئیشە ئەڵێ خانوەکانی ئەوا دروستەکەن یەکتر ببینن هەر سیستەمی خانوەکانیان وەکو کوخوایە وا دروستێکە یەکتر ببینە بۆ ئەوەی بزانێت چییە کا بەرامبەرەکەی ئەم حەسوودی پێ بێ واتە بۆ بە سیفەتێک لە ناخیانە بۆ چکە بەتاڵن ئیشیان نییە ئەگەر سێکن مەسەل لە کۆمەلگای خۆمانە لە نەوەتەکانە کە بێ ئیشی زۆر بوو سەرقاڵی کەم بوو تەنانەت ئەو ڕەمزانی کە ڕەمزی ئیرەین زۆرە بن و نیشانەیەوەن ئەو کۆمەلگای ئیرەی تیا بەڕ بڵاوە بۆ نمونە چاوەزار بۆ نمونە لەسەر پشتی سیارە و پیکابەکانیان نووسی الحەسود و لا یەسود بەڵێ لە ئاەتیان ئەنووسی لە زۆر ماڵە هەبوو لە زۆر دوکان و بازارە هەبوو ئەمانە هەمووی ئەم ڕەمزانە پێمانە لەو کۆمەلگای ئیرەی زۆرە تەنانەت وەگوتم شتێکی جیهانی لە وڵاتێکی وەکو ئەمریکا لە 1990 بۆ 1950 وڵاتێکی زۆر دواکەوتەوە بە چیا زانیویانە کە لەوانە منهەجی خوێندنیان بوو لە منهەجی خوێندنیان کە سەیریان کردووە زۆربەی شتەکان ئەمە بۆ ئیرەی بە خەڵک مەبە چاومە بڕە ماڵی خەڵک ئەمە تاوانێکی گەورەیە وەرە دەرەوە لەو تاریکایە یعنی ئەم عیبارەتانە زۆر بوون بەمە بۆیان دەرکەوت کە ئەمریکا وڵاتێکی دواکەوتووە بۆی ئیرەی تیابەر بڵاوە لە دوای ئەوە کە بۆتە وڵاتێکی پێشکەوتوو ئەم منهەجە گۆڕانەمە واتە ئەو جوورافیانی کە بچووکن سەرقاڵی تیاناکەمە یەکێترە لە هۆکارەکانی کە بێتە مای دروستبوونی ئیرەی مامۆستا ئایا سەرچاوی ئیرەی تەنها لە خودی کەسەکەەوە سەرچاو دەکرێت یاخود ئەو فاکتەرانە چینکەوا لە چاکێک دەکە ئەمی تایە دروست بێ هەر بە نمونە منداڵێک کە لە خێزانێکا گەورە دەبێت ئایا کاریگەری پەروەردەی ئەو خێزانەیە خود کۆمەلگاکەی یاخود هاوڕەکەی کاریگەری ئەکاتە سەر ئەوەی کە ئەم تاکە هەستی ئیرەی بێرەبرە لە ناخیات زیاد بکات بەڵێ پەروەردەی دروست پێم وایە لە پێش لاوازی عیزەتی نەفسیشەوەی تە مناڵەکە لە دایکە بێ بۆ خۆی نازانێ عیزەتی نەفس چییە بەڵام پەروەردە ئەتوانێت ئەوەی بۆ دروستکە و خاڵ پەروەردەی دروست بۆ نمونە کابرا مناڵێکی هەیە ئەم مناڵ تەبعی وایە وەکو ئەو کامێرە وایە ئەو کامێرەیە بەس ئێمە بینێ بەس ئێمەش لەو شاشە پیشانێ ئەو لای ئێمە پیشان نایە مناڵی ژوایە چی ببینێ ئەوە ئەیاتەوە لە تەمەنی مناڵیە کاتێککە باوکی ئەبینێ یا دایکی ئەبینێ سەیری دراوسەیەکێکە سەیری هاوپیشەیەکێکە کە شتێکی بەدەستێناوە شتێ زیاتری هەیە لێرەوە مەسەلەکەوێتە یەکسەر قەزاوەتکردنی بە خراپی بۆ مناڵێ ئەمە لەکوێ هێنا ئەمە بەچی وای لێ هاو کابرا دوێنێ هیچی نەویستە ئەم حاڵەتە ئەبینێ لە باوکی یا لە دایکی ئیرەی بە کەسێکی درەبە وەری ئەگرێ شتە دیارە ئەم شتەی تر باش بیا خراپ مناڵ نازانێ وەرەگرێ بێتە بەشێک لە کەسایەتی خۆ بۆ ماوەی نییە بۆ ماوەی هەنێک ئەم سیفەتی خۆ بڵێ هەستی ئیرەیە یەکێک لە هەستە زۆر ئاڵۆزەکانی ئەین تا ئێساش ئیشی لەسەرکرێ و کەم ئیشیش لەسەر کراوە لە کاتێکە ڕەگ و ڕیشەی زۆربەی هەستە ناخۆشەکانمان هەر بە نیگەرانیتەوە بیگرە هەر بە خەم و خەفەتەوە بیگرە هەر بە دڵە ڕاوکێ و خەشم و ڕقوکینەوە بیگرە هەمووی لە ژێری ئەمەیان شتێکی پێڵێن ئیرەی بەڵام کەمتریش لە نازان بۆ لە ڕووی زانستی و کەمتر ئیتیمامی پێدرا وەڵام سە خەریکە هەندێک کەس پێیا بۆستازانە لێرەیە ڕۆڵی ئاین ڕاستی ئەمە کۆمەلگایەکین ڕەنگە لە جیهانی سێم بین کۆمەڵی گرفتی ترمان هەبێ کارمان نەبێت سەرقاڵی ژیانمان ئەوەندە زۆر نەبێ ناچارین دەستکەین بە زەم و زەمکاری و چاوبرنە سەروەت و سامان و پێشکەوتنەکانی بەرامبەرمان ئاین لێرەیە چ ڕۆڵێکە گێڕێگەر بەڕاستی پێڕۆکاریکەن ئەتوانین بڵێن یەکێکە لەو هۆکارانەی وا بکات هەستی ئێرەی ئێمە کەس بکاتدا بمرکێنێ یاخود لە ناوی بەرێت بەڵێ بە دڵنیاییەوە ئاین هەموو ئاینە ئاسمانێکە یەکێ لە پەیامە گرنگەکانیان کە هاتوون بۆ ڕێککردنی ئەخلاقی کۆمەلگا بوو ئاینی ئیسلامیش لە نەیویانە کە کاریگەرترینە بە تایبەت لە وڵاتی خۆمانە لە زۆر شوێنە ئاماژەی بە ئیرەیی یاوە یەک لەوانە لە سوورەتی فەلەقایە خوای گەورە ئاماژەی پێەیە هەنی ئەم شتە بوونی هەیە و ئاین پژڕاستیە کاتەوە و چۆنەڵێ سزای بۆ داناوە ئینسان چکە جاری وایە کە حەسوودێکە هەر لای خۆی نامێنێتەوە عیباتە خانەی کاردانەوە جا ئیش لەسەرەوەکە بۆی ئەم حەسوودەی خۆی کەم کاتەوە چی بکە جاری وایە پەناباتە بەر ئەمێکی سە پێڵن جادوو پێڵن سیحر پێڵێن نازانم دوعاکردن دوعا و نوشتەوەمانە واتە بۆی ماڵی کەسی بەرامبەر وێرانکە تۆزە ئەم هەست بە ئاسوودەیەکە پەنا بۆ ئەم شتانەیە بەڵام لێرە ئاین هاتووە بۆی تۆ نەگەیتەوە قۆناغەوە ماڵی خەڵک وێران نەکەی
ماڵی خۆشی وێران نەکەی بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شوێنێکە کە باز لە ئەو کەسانە کە چونە لای ساحر چون لای ئەوانەی کە دوعا و نوشتەکەن هەڵە یەکێکە لە حەول لە ناوبەرەکەی ئینسان ئالێرا پەیامێکی بە تۆی وەکو ترساندنێک کە تۆ نزیکە و شتەمەکەوە واتە لە ئاینا وەک هەموو ڕەوشت و بەشەکانی تری ژیانی ئینسان کە لە خزمەت ئینسانەیە بۆ ڕێخستنی ژیانی ئینسانە هاتۆ ئیتیمامیشی بە هەستەکانی ئینسان ناوە باز لە تووڕەیەکە باز لە ئیرەیەکە باز لە تەماعەکە باسی لە هەموو ئەم شتانە کردو کە ئێمەی سە قسەی لەسەرەکەین وەزانت قسەی لەسەرەکە ئاین ڕۆڵی گەورەی هەیە ئەگەر کەسێک بەڕاستی پابەند بێ مولتەزیم بێ و ئیلتیزامی دینی هەبێ بە دڵنیاییەوە ئەگەر با کابراژ لە من زیاتری هەبێ من لە باتی بڵێم بەچی هێنایی بچڵم خی گەورەوەنی تری باتی یەکێتە لە تەنیشای ئیسفادەیەەکە واتە جۆرێک لە معریفۆ بۆ دروستەکە ئاین پێشە مشتێ دواتر کاتە بەشێک لە کەسایەتیت کە تەطبیقێکی لە ژیانتە و نزیک بەو شتان نەکەی وەکەوەی کاڵەتی بۆ خۆت پێخۆش بوو بۆ برا مسلمانەکەش پێخۆشەوە بۆ خۆی چەمکێکی باشە کە ئەوڕ کاتەوە مامۆستا هەستی ئیدەی تێکی کۆنتترۆل کراوەواتە مرۆڤ دەتوانێت کۆنتترۆلی بکە کە من ئەو کەسانی کە دان وایە بدەن کە کەسێکن ئیرەی دەبن بەڵام گەر کەسێک هەبێ بڵێ من ناتوانم ئەمە کۆنتترۆل بکەم یاخود بەدەست خۆم نییە ئەمە ڕاستە ئەم شتە یاخود ئەو تا ئێمە دەتوانین کار لەسەر خۆمان بکەین بەدڵنیاییەوە هەموو کەسێک هەر سیفەتێک کە باشی هەر سیفەتێکی باشی ئەتوانێت زیاتری کە هەر سیفەتێکی خراپی ئەتوانێت کەمی کات یەکێک لەوانە کە ئیرەیە زۆر ڕێگە و تاریقە هەیە ئینسان ئیشی لەسەرکە یەکەم شتەوەی اعتراف کا کە من ئەم کێشەیەم هەیە من لە زۆر شتا لەوەی کە موشکیلی ئینسانە لە هەر شوێنە قسەم کرد بێ قسەی لەسەر کەم یەکەم خاڵ ئەماڵێ چکە بناغی هەموو گۆڕانکارێکەوەی تۆ اعتراف بە هەڵی خۆ بکەی هەتەوی هەڵێکی خۆچاکەی بێ اعترافکە یەکەمش چکە تۆ من تا بەیانی بڵێم وەرە بە یەک دوو سێ ئەم خاڵانە هەیە ئەم ڕێگانە هەیە پێت بۆ دڕونکەم و یارمەتی دەوەم بۆی ئەمە سیفەتەتیانەمێنێ کابرا بڵێ وەڵام من کێشەم نیە و کوام منوانیم هیچ هینێکی نە هیچ نەتیجەیەکی نابێت بەڵێ یەکەم شدەوەی اعترافکە کەم کەسە ئەم کێشەیە هەیە خاڵێک کە زۆر گرنگە ئەویش ئیلهام وەرگرتنە لە کەسانی سەروی خۆت یعنی تۆ سەیری ئەو کەسی کە ئیرەی پێبەی لە سەروی خۆتەوەیە کە ئیرەی پێبین لە شتێکە لە سەروی خۆتەوەی وا سەیری بکە وەک پەیژەیە کە پێیا سەرکەوی نەگوەک چاڵێکە بکەیتە ناوێەوە واتە وا سەیری مەکە کە خەم و خەفەتی بەخۆی وا سەیری کە بزان ئەم کەسە چی ئەکا کەشتۆ بەوە تۆش بڕۆ شتە بکە واتە لە بریەوەی ئیرەیی پێبەی وەرە تۆش ئیش لەسەر خۆ بکە پێشبڕکەی لەگەڵا بکە ئەم دووشتە دوشتی جیاواز مامۆستازانە گەرچی پەیامەکەی ئەمە ڕوون و پێم وابێ مەبەستەکەمان بینەرانیش لە ئاستێکی وشاری ئەوەندە هەند دەزان باسیەکەن بەڵام زۆرجار کۆمەڵی دەستەواژە هەیە تێکەڵیان پێوە دیارە زۆرجار ئیرەییمان ناسک کردوێتەوە ئێمە وەکوەوەی شتێکی خراپ نەبێ بەڵام لە پاڵیا دەستەواژەی بەغیلی یان حەسوودی کە با بڵێن دەستەواژەکە بە زمانی عەرەبی ئەوەی زیاتر بەکاردێنرێ لە پاڵیش یاها کورد دڵپیسی هەیە ئەمە بۆ ڕەنگە بۆ کۆم چەمکانە بۆ بابەتی جیاواز بەکاردێنێن بەغیلی لەگەڵ ئیرەیی هەر هەمان مەبەست و هەمان ئامانجان هەیە ئەو ناسکردنەوەی لە ئیرەیە چیە زۆر جارەڵێ ئیرەی ئەبەم بۆکۆی حەزکە لەوێ بێ بەس ئەوە بۆ مانایە نییە پێی ناخۆشە فڵان کەسیش لەوەیە بەڵام خۆی حەزەکە لەوێ بێ ئەمەیان جیاوازە بۆ نمونە جەنابەت سەرکەوتو منیش حەزەکەم سەرکەوتو بووم بەڵام ئەوە بۆ مانایە ڕقم لەوە بێت تۆش سەرکەوتو بوو یعنی ئێری یەکەم بۆ مانایە ئەرێنیە ئەمەوێ منیش وەکو تۆ بم نەک پێم ناخۆشە تۆ لەوێیت ئەمەیان چۆنە خۆی ئەم جیاوازی وشانە ئەمە بێ زیاتر کەسانی زمان ناز دیاریکەن ئیشی ئەوانە بەڵام هەمویان لە ئەسڵات نزیک لە زمانەکانی کەشە ئەم تا ڕادێک ئەم جۆرە وشە جیاوازانە هەیە بۆ اعتباران بکەین بەڵام لە ئەسڵا یەکشتن هەمویان هەر ئەکەونەوە سەر شتی کە پێوترێ ئیرەی ئێرەنیمان هەیە یان باڵێ حەسوودی ئێرەنی بەڵێ ئەمە دوو جۆرمان هەیە جۆرێکیان پێوترێ بلاک ماجیک جۆرێکیان پێوترێ وایت ماجیک بلاک ماجیک واتە جادووی سپی ئەم جۆرێکە بەڕێز باسێکی واتە من بەڕێستە بینم توانایەکە هەیە شایستەیەکە هەیە ئیمکانیاتێکە هەیە حەسوودێکی ئەرێنی و پێ بم واتە یەم ئەڵم بزانم فڵان کەس کاکشوان چی کردەوە توانێتی بگاتەوە با منیش بیکەم
حەسوودی ئەوەی پێ نابم چۆنڵێ لە دڵۆ پێم ناخۆش نییە پێم خۆش ئەم شتەیە هەیە ئەم توانای هەیە بەڵام حەزەکەم منیش ئەوەم هەبێ ئەم پێڵێن ئیرەیەکی ئەرێنی ئیرەیە نەرێنەکە ئەوەی کە ئێمە باسی لەسەرەکەین ئەوەیە کە من حەزم بەوە نییە و ئەم شتە دەیە هیچ خۆم ناتوانم بگەم ئاستی تۆ بەڵام حەزەکەم تۆش بێم لە ئاستی خۆم واتە لە ئەوی کەیانە من حەزەکەم بگەم ئاستی تۆ بە بێوەی لە ئاستی تۆ داوەزێ بەڵام لە ئیرەی نەرێنیە من حەزەکەم تۆش داوەزی بۆ ئاستی من چکە ناتوانم بگەم ئاستی تۆ ئەمە جیاوازێکی لە ناو پیاواندا زیاتر خۆت لە ناو ئافرەتاندا ئەم شتات ناتوانین تا ئێستا تهدید نەکراوە ئایا لە ناو پیاوە زیاتریان لە ناو ژنانە یعنی ئەوەی بەڵام زیاتر هەیە لە پیاوانیشا هەیە لە ژنانیشا هەیە پیاوان ڕەنگە زیاتر ئیرەی بە لە ڕووی پێگە و مەکانەتەوە زیاتر بە خەڵک بێت کاتە جۆری ئیرەیەکە دەورە بەڵە جۆری ئیرەیەکە دەبرەوێنە بۆ نمونە ئافرەت لە ڕووی سۆزداری و ئیرەی بە پیاوە باکە نەک ئافرەتێتر پیاوێ دڵی پیاوەکەم بەرێ پیاو جیاوازترە پیاو بۆ من لە ڕووی جنسیەوەیە نەک پیاوێتر پیاوێ خیانە لە ژنەکەم بکە واتە ئەکەوێتە سەر جۆری ئەو شتانەی کەسەکە ئیرەی پێبە لە پیاویشە هەیە لە ژنیشە هەمانە بەڵێ لە دڵنیایە کاتە ماوەسازانە لەو کاتەی مامانە مرۆڤێک کە هەستی ئیرەی بەسەر یازاڵ بێ بەغیل بێ حەسوود بێ چاوچنۆک بێ چاو لە دەربێ کۆمەڵێک چاوی لە سەروەت و سامان و پلۆ مەسەوی کەسانی بەرامبەر بێ زانست پشڕاستی ئەوەی کردێتەوە لە ڕووی دەرونیەوە کەسێکی نائارامە نائاسوودەیە بەختەوەر نییە وە پێ چاوانەکەش یەگەروانە بێ کەسێکی ئارام و ئاسوودەیە ینی ئەمە هیچ بیردۆزێک توێژینەوەیکی زانستیمانەیە کەسانی حەسوود خۆشیان لە لەگەڵ خۆیانە نائارامن بەڵێ ئێمە خانمێکی دکتۆرمان هەیە دەروون پزیشکە سۆزان فیسک نزیکی 20 ساڵە ئیش لەسەرەوەکە ئیش لەسەر هەیە جانە ئاڵۆزەکانی ئینسانەکە هەستە ئاڵۆزەکان یەکێک لەوانش ئیرەییە ئەم گەشتێتەوە قەنەعاتی کە ئیرەیی سەرچاوەی هەموو هەستە ناخۆشەکانی ترە یەکێکە لە سەرچاوە گرنگەکانی هەستە ناخۆشەکانی تر هەر بە ئەو خەشم و ڕقۆکینتەوە هەر بە دڵڕاوکێتەوە بە نیگەرانیتەوە بە خەمۆکیتەوە کە ئەمانە زۆرێکیان نەخۆشی دەرونین واتە کاریگەری واتە ئەم کەسە دەرونی نەئارامە بێ بۆی ئەگاتە ئەم حاڵەتانە ئەگاتە خەمۆکی ئەگاتە دڵڕاوکێ ئەگاتە فۆبیاکان هەنێنجان بۆیە ئەمە لە ڕووی زانستیەوە بەڵێ سەرمێنراوە یەکێکە لە سەرچاوە و مەزدەرەکانی نەئارامی دەرونی ئێمە بێقەراری ئێمە جگە لەوەش زۆر زیانی تری هەیە هەر سەرچاوەکی نەئارامی دەرونیمان نییە زیانی جاری وایە کۆمەڵایەتی هەیە بێتە مای تێکدانی ژیانی کەسێکی تر وە گوتم هەر بەخۆیەوە ناوەسێ ئەم شتە لە لای خۆیان بێ هەڵیگرێ کاردانەوە ئەنوێنێ بۆەوەی فڵان کەسیش هەمان ئازاب چێژێک ئەم هەیەی بۆیە پەنا بۆ زۆر ڕێگایترە با بۆ بەدبەختکردنی ئەوانە خۆی چۆن بەدبەخت بەڵێ بەدڵنیایەوە نیگەران ئیرەیی بێتە مای داونلۆدبوونی زۆرێک لە هەستە ناخۆشەکانی تری ئینسان کە ژیانی لێتاڵەکە کاتە دەکرێت بێتە نەخۆشیێکی دەرونی بەدڵنیایەوە بەتەنهانا بەڵام ئەکرێ یەکێک بێت لە سەر چاوەکانی توشبین بە نەخۆشیە دەرونیەکە کاتە چارەسەرەکەی ئایا تەنها لە ڕێگەی گۆڕینی ڕوانگەی ئەو کەسەوە یاخۆ جلساتە لەگەڵ ئەم کەسەیە واتە چۆن ئەو کەسە بتوانرێ گەر ئەم هەستە نەرێنی زۆر بوو بەڕادەیە کە ڕنگدانەوەی هەبێ لە ژیانە و هەستی پێ بکات تەنانەت خۆشی بزانێت کە ئەم هەستەی لا دروست بووە پێویستە کات چی بکات چی ڕێکارێک بگرێتە بەر بۆی کە ئەمەتیان نەمێنێت یاخود کەم بێتەوە ئەم کەسە پێش ئەم شتێ بێ خۆی بێت خۆی بگۆڕێت ئەو هەستەی نەیەڵێت چکە هەمانە بەحساوی خۆی تاوانچێژی لێبینێت کە ئاوا دانیشە سی ژیانی خەڵکەکە واتە بۆ بە بەشێک لە کەسایەتی ڕەنگە ئەگەر پێشی بڵێت تەمانێکێک لە وەستانێک کە وەگوتم لەگەڵەوەی بەربڵاوترینە لە دنیاە بەڵام بەبێ جیاوازی هیچ کەسێکیش حەز ناکە کەسێک بزانێت کە من ئەم سیفەتەمێ وە دەریشی نابڕێ واتە پێی عیبە یا لە شەرمە یا لە عیبە یا لە ترسایە ئەم هەستەی خۆی دەرنابڕێ وە ناوێ خەڵک بیزانێ بۆ چکە ئەبێتە مایی لە دەستدانی اعتیباری کۆمەڵایەتی ئەم کەسە وەکو نەخۆشی کۆرۆنایان لێ تەنانەت دۆستە نزیکەکانی خۆشیان ناوێرن نزیکیان بنەوە واتە اعتیباری کۆمەڵایەتی لە دەستەی ئەم کەسە بۆیە حەز ناکەن هەرگیز ئەم سیفەتە ئەم هەستیان دەربڕن بۆ هیچ کاتە ماوەسازانە ئەسا با بەم شێوەیە بڵین خۆخوانەکە ناوی کەسێک ڕۆژ بە تایبەت بۆ ئەم بابەتانە بڵێن فڵان کەس بەغی لە حەسوودە ئیتر
ئایا لە ڕووی دەرونیەوە ئەکرێ ئەمە چاک بکرێ ئەکرێ ئەم کابرا ڕۆژێکی تر هەسێ بەیانێک بیر بکاتەوە نابێ بەم شێوەیە بێ کۆمەڵێک تەکنیک و تاکتیک بەکاربێنێ بخوێنێتەوە ئایا هەستی ئاینەکەی کاریگەری هەبێ پەروەردەکەی ژینگەکەی گۆڕابێ جەوەکەی گۆڕابێ لەم بارەدۆخۆ و لەم ژیانە تاریکە ڕزگاری بێت ئەمە یەک دووش ئێمە چۆن ئیتر ماوەڵە لەگەڵ کەسانێک کابکەین هەستکەین گۆڕانکاریانە بەسەرات و ئەو وێنازەینی بۆ ئەوانمان هەیە ئیتر تا ڕۆژی لەگەڵ یان ناژین و ئەمرین هەر بە هەمان چاوسەریان نەکەینەوە ئەکرێ ئەم کەسە حەسوودە جاران حەسوود بوو بێ ئێستا حەسوود نەبێ واتە ئەکرێ حەسوودێک ئیتر حەسوود نەبێ بەڵێ ڕێگەی هەیە یەکێک لەوانە پێوتر سیاڵف کۆمپلەکسیتی واتە ئەم کەسە ئیش لەسەر چەند کەسایەتێکی جیاوازی خۆی بکە هەر ئەوانێ بۆ منە کەڵێن کاکشوان یەکسەر نەڵێن هەر نەڵێن میدیاکار بۆ ناڵێن هۆنیاخان نەڵێن میدیاکار لە تەنیشتیا من کەسایەتێترم هەیە بۆ نمونە تێنزانێکی عەجیبە واتە ئیش لەسەر کۆمەڵێک کارامەیی تری خۆی بکە کە بەلایەوە ئەم دووشتە زۆر میمە کە بەلایەوە یەکەم گرنگ بێ ئەو شتە بۆ نمایشکردن نەبێ گرنگ بێ بۆ خەڵک نەبێەوە گوتم بۆ نمایشکردن نەبێ گرنگ بێ بەلایەوە و حەزی لێ بێ ئاتە من ئێستا کاکشوانێک میدیاکارە ئیشێکی خۆیەتی من کاڵێن کاکشوان میدیاکاری و ئیشی میدیاکاری یەتە زەینمەوە لەگەڵ یا کۆمەڵێک کەسایەتی تر بۆ خۆی دروستکە تێنزانێکە وەرزشەوانێکی زۆر بەتوانایە خەتخۆشێکی زۆر بەتوانایە ئەمە یەکێکە لە چۆنەڵی تەکنیکە کلینیکەکان کە بۆن ئەو کەسانی ئەم جۆرە کێشیان هەیە بەکارهێنێ واتە پیانەوەترێ ئێوە بڕۆن ئەو لایەنانی تر شەرنی هەر ئیشەکەی خۆت بێ لە تەنیش دەوایە هەموو کەسێک کۆمەڵێک هیوایەت و حەزی خۆی هەیە کۆمەڵی شت هەیە حەزەکە ئەوە بێت ئەوە بۆی مهمە بڕۆ ئیش لەسەر ئەوەکە خۆ لەوایە بتواناکە واد لێکا لە بەرامبەر ئەو کەسێک کە ئیرەی پێبێ هەستیتەوە هەر لە خوارەوە نەبی کاتێک کە هەست بەوەکەی تۆ توانایەکەت هەیە ئەو نیەتی ئیرەیت کەمەکە ئیشکردنە لەسەر خاڵ ئەرێنەکان تا با بڵین بەڵێ هیچ ئەوە توانە و ئیمکانیاتی کە خۆت هەتە تەرکیزکەرە سەر ئەوەیەکە لە خاڵەکان ئەوەیە ئەگەریژنیتە بڕۆ شتێک کە حەزلێتی فێر بە گرنگی بەخۆ بە گەشەی پێ بە ئەمە واکە هەم سەرقاڵ بیت دوورکەویتەوە لەو ئیرێ و ئەو هەستە ناخۆشەی کە هاتە و هەم ببیتە کەسایەتێکی تر تۆزێک لە ناخەوە هەستەکەی کەسەکەی پێشوونیت وە شتێکت هەیە سیفەتێکت هەیە کە فڵان کەس نیەتی کە من ئیرەی پێ بە ئیتر مەشغوڵەی بەخۆتەوە ئەمە واد لەکە کەمتر ئەم ئیرەیە لە تویان زاڵێەوە باڵا دەست بێ بەسەردا ئێمە بەمڕادێ هاتیمە کۆتایی ئەم تەوەرەیە حەزەکەم مامزاگەر لە کۆتایی شتێکما بکەم ئاماژەمان پێ نەکردبێ خود ڕێنمە یەک کابی دێ ببینە ڕێنمان لە کۆتاییە ئەوەی کە گرنگە ئێمەی ئینسان وای گەورە دروستی کردوین هەمومان کەم و کورتی و هەڵەمانەیە هەمومان کۆمەڵی خاڵی نەرێنیمانەیە بەڵام گرنگەوەیە کاتێک کە ئەم شتانەمان هەیە زوزوم ڕاجعەیەکی خۆمان بکەین و بزانین هەڵەکانمان لەکوێیە کەم و کورتەکانمان لەکوێیە دەستنیشانی کەین ئاعترافی پێ بکەین و هەوڵی چاکردنی بین لە ناویشاندا ئەم سیفەتەیە کە سیفەتێکە لە هەمووی ناخۆشترەوەی وەک گوتمان زەرەری هەر بۆ خۆت نییە زەرەری بۆ چوار دەورەکەتە و پێگە و ئیعتیباری خۆت لەناو کۆمەلگاشا پێ لە دەسەی کەس حەز بە نزیکبوونەوەت ناکە ئیش لەسەر بەدوای چارەسەرەکانی ئەوگەڕیوە ببیتە کەسێکی ئەرێنیتر و باشتر ئیسفادت بۆ خۆ دەوێت بۆ کۆمەلگاکەش بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستازانە ناسیح باسەر لە دەروونزانی سپاس بۆ ڕێنماییەکانش سپاس دەکەین مامۆستایان خێر بێخوا بەڵێ بینەرانی عەزیز لە شکارتە خولێکی هاوینە بە کۆتا گەشتۆ هاوکارانمان چوونە تاوێ یارایتر بەرەبەرە خولەکانی هاوین کە پێشتر لایەنە پەیوەنددارەکان بۆ چین و جیاوازەکان و بەتایبەت قوتابی خوێندکاران کردویانە بۆ کۆتا گەیشتون هاوین چەند ڕۆژێکی کەمی ماوە دەچینە نێو وەرزێکی نوێ وەروا دەستپێکردنەوەی ساڵێکی نوێی خوێندن دەست پێەکە ئەمێ دەکەین ئەو خوێندکارانەی لەم هاوینیان توانیویانە بە ئینێژێکی زۆرترە و بە کۆمەڵێک زانست و زانیاری زیاترەوە لە هەر بوارێکا کە بەدەستیانیان هاوا بتوانە سوودی لێوەگرن لە پرۆسی خوێندن لەگەڵەوەی بینەری دیتێک دەبین لە شکارتە و لە کۆتایی خولێکی هاوین. تەلەبەکان بانگەکەین
بۆ ئێرە ئینشاءڵڵا بۆ جەی فەروەردەی قورئانە جەی سەربەرزی ژیانە جەی سەربەرزی ژیانە دەچم لەوێ نوێژ دەکەم بۆ خۆی خۆم کڕۆژ دەبم لەگەڵ بە هەر هەمووی نزیکی 600 تەلەبەمان هەیە سوپاس بۆخوای پەروەردگار ئەو تەلەبانەی کە هەمانە الحەمدولله ئاستەکانی جیازیایمان هەیە ئاستی منداڵان و نەوجەوانانیشمان هەیە لە داهاتوشدا ئینشاءڵڵا گەنجانیش و سەروی گەنجانی ئینشاءڵڵا بەتەماین وەریانگرێت خی پەروەردگار لەو ماوە کەمەدا ینی لە ماوەی 1 ساڵدا کە توانیمان چەندین قوتابی پێ بگەێنین بە ئاستێکی باش لە ڕووی تەجویدی و فکری ئیسلامی و هەروەها ئەخلاقی ئیسلامی الحەمدولله خەڵکی دەڤەرەکەش هاوکارێکی باشمانە هەم لە ڕیش سپی و پیاومانقوڵ و هەم دام و دەستگا حکومیەکانیش الحەمدولله سوپاس بۆ خی پەروەردگار ئەوانەی کە بڵین یەکەم من خەڵاتمان بۆ کڕیون هەدایەمان بۆ کڕیون و کارتەکەشیان ئەدەینەوە شاوەکو شەهادە و ئەوانش کە بڵێن هەر دەرچوون ئەوان بەشداریان کردو ئەوانش کارتیان ئەدەینەوە کارتی دەرچوون ئێستا سوڕەتێکتان بۆ دەڵێم سوڕەی ناس قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس صدق الله العظيم منا إن شاء الله عزيز إسماعيل بەشداریم کرد لە دەستگای نووری حیکمە دەستخۆش لە مامۆستایانەکەم کە دەستگای نووری حیکمان کردەوە کە ساڵیش بەشدارە بم دەستخۆش لە مامۆستا بەڕێزەکان دەکەم کە دەستگای نووری حیکمان کردەوە زۆر سپاسیان دەکەین. ڕوکنەکانی ئیسلام پێنجن یەکەم شادر هێنی ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله دووەم نوێژکردن سێەم زەکاتدان چوارەم ڕۆژوگرتن پێنجەم حەشکردن. زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ مامۆستاکانم بەڕاستی ئەم خولاخورێکی زۆر باش و چاکە بەڕاستی من یەکێک بووم لە پلەی یەکەمەکانی ئەم خولا بەڕاستی هیوادارم تەلەبەکانی دیکەش هەوڵدن کۆشش بکەن بۆی ئەم پلە بەرزە بەدەست بێن و وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين فاعبدوا و دەستخۆشی لەو مامۆستا بەڕێزانە ئەەکەم کە سنتەری نووری حکمە کە لێرە ئەو بنکیان کردیتەوە دەستخۆشییان لێ ئەەکەم بەڕاستی یعنی کارێکی باشە بۆ ئەوەی قوتابیەکانمان گەنجەکانمان لە قورئان و لە کچان بەرەو ڕەوشتێکی باش و ئەخلاقێکی بەرز بڕۆن. دووەم واتە ساڵی یەکەممان بڕی بە قوتابیە خۆشەوە لە ڕێی دڵسۆزی بۆ دینەوە فێری دڵسۆزیان کەین بۆ خاک و نیشتیمان و دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی دووهەمی پرۆگرامەکەمانە ئەمجارە بابەتێکی ئەدەبیمان هەیە ئەویش قسە و باس و گفتوگۆکردنە لەسەر ڕۆمانێک کە تازە بە چاپ گێنراوە بە ناوی ڕۆمانی مەولە کە لە نووسینی ئیبراهیم مەیکالی مامۆستا ئیبراهیم نووسەر لێرە لەگەڵمانە. مامۆستا ئیبراهیم زۆر بەخێر بێ و خێر بێ سەلامەت دنیاخوا زۆر سپاس بۆ جەناویشت. سەلامەتی مامۆستاگیان ڕۆمانی مەولە ئەگەر لەوە بپرسم بۆمان پێناسە بکەی ڕۆمانی مەولە زادەی ئەندێشە و خەیاڵی خۆتە یاخۆت چیرۆکێکی واقعیە و بە فەنتازیا و بیرکردنەوەی خۆت دادڕشتۆتەوە؟ بەناوی خوا سەرەتا سپاس بۆ ئەم بەسەرکردنەوە ئەم ڕەخساندنی ئەم دەرفەتە بێگومان ڕۆمانی مەولەوەکو جەناب داماژەت پێکرد ڕۆمانێکی تازەیە بە زمانی هەورامی نووسراوە قەبارەی 350 لاپەڕەیە بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابێشت
ڕۆمانەکە بە شێوەیەکی گشتی زادەی فەنتازیا و خەیاڵی خۆمە بەڵام هەوێنی فەنتازیا و خەیاڵەکە بریتە لە بەسەرهاتی کوڕوکچێکی لاو کە بە قەهری ڕۆژگار کەوتونەتە ناو حاڵەتێکەوە لە ژیان کە هیچ کەس ئاواتی پێ ناخوازێت. لە سێبەری ژیانی ئەوانەوە خەیاڵی خۆم ئازاد کردووە ڕەهام کردووە ئەو ڕۆمانەی لێ بەرهەم هاتووە. مامۆساناوەکەی لە چیەوە هاتووە؟ زۆر جار ناونیشانی کتێب یەکسەر حەزەها چۆنەڵێ شتێکە بۆ دروستەکە حەزەکە بچیتە ناو کتێبەکەەوە هەر لە خۆ سەرنجڕاکی ئەشێ. لە بواری ڕۆمان نووسیا شتێکە پێڵەن ڕستەی سەرەتانی ینی ئەو ڕۆمانە بە دەوری چییە ئەخولێتەوە ئەتوانی بڵێ مەولەش یان ناوەکەی ڕستەی سەرەتانی ڕۆمانەکەیە کە لە ئەسڵا ئەو مناڵەی کە پاڵەوانی ڕۆمانەکەیە خۆی کاتێکە لە دایکە بێ مانگی مەولودە و مەلای گوندەکەش بەڕاوێژ لەگەڵ باوکو دایکی مناڵەکە لە خۆشەویستی مانگی مەولودا مناڵەکە ناوەنن مەولود بەڵام لەبەرەوەی وەکو لە درێژەی ڕۆمانەکە ئاماژەی پێ ئەەکەین بە ڕووداوێک باوکی وەفاتەکە و دایکیشی شووەکاتەوە لە یەکدا ئابران بۆ ماوەی 12 ساڵ لەو ماوە دوای ئەوەی باپیر و داپیری مناڵەکان ئەمرن مناڵەکان دەکەونە ماڵی مامەیەکیان عادەتی سروشتی کۆمەڵگە شوایەکە یەکێک بێناز و بێلانەوە بێخانە بوو کەم سیرەکرێوەکو وەکو کورتکراوەیە مەولود بووە مەولە دوای 12 ساڵ کاتێکە دایکی ئەبینێتەوە هەلە باشە مناڵی من ناوی مەولودەم مەولودەم مەولە ینی چی ئەلەوەی تر ئەسلی مەوزوعەکە دەرەکەوێت کە بۆ ناوێنراوە ئەوەی کە سۆرانیە زانێوەکو من لی تێناگەوایە ئەو کاتە بێت تەرجمەیکەنەوە بە کوردی ئەو مۆزوعێکی ترەکە لە درێژام نەچمە سەری بەڵام مادام جەنابەت پرسیارەکەت دامەزران من ڕۆمانەکەم بۆ هەموو خوێنەرێکی کورد نووسیوە بە هەموو شێوەزارەکانیەوە بە کرمانجی باشوور و خوار و هەورامی و لوڕی بەڵام بە زمانی هەورامی نووسیومە لەبەرەوە ئەمێدەوارم وەکو چۆن ئێمە ڕۆمانی خوشکوبرا سۆرانیەکانمان خوشکوبرا کرمانجیەکانمان خوشکوبرا لوڕەکانمان نەخوێنینەوە وەکو چۆن ڕۆمانی مەموزین بووەتە ڕۆمانێک بۆ هەموو کورد ئەمێدەوارم بەشەکانی تری زمانی کوردیش بەشەکانی تری نەتەوەی کوردیش ئاوڕێک لەو حاڵەتە بنەوە کە هەورامیش بەشێکە لە نەتەوەکەیان و زمانەکەیشی بەشێکە لە نەتەوەکەیان لەبەرەوە ئێمە شتێکمان نییە پێ بڵێن زمانی کوردی لە کۆمەڵێک زمان پێگاتون یان لە کۆمەڵێک زار پێگاتووە کە یەکێکیان هەورامیە و یەکێکیان سۆرانی بەڵام بەداخەوە ئێستا تەنانەت بلە سۆرانیەکانیشمان ئەگەر بە هەورامی قسە بکە لە تکایی بیکەن بە کوردی من نازانم کوردی کامەیە زەحمەت نەبێت شتێکمان نییە بەناوی زمانی کوردی سۆرانیەکەیەتی و بەسترەوە بەشەو ئاسایەکەەوە ئەینێنین کە بڵێن بهێنەوە بە کوردی لەبەرەوە ئێمێدەوارم بیشی خوێندنەوە لێشی تێبگەن من لە یەکەم ناساندنی ڕۆمانەکەشە بە تایتڵێک نووسیم ڕۆمانی مەولە بەرهەم هات پێشکەشە بە کتێبخانە و ئەدەبی کوردی نەک تایبەت بۆ هەورامیەکان نووسراوێت ڕاستە هەورامیەکان یەکسەر لی تێگەن بەڵام ئێمێدەوارم لە هەموو خوێنەرێکی کورد هەوڵ بدە لی تێ بکات مامۆستا ئیبراهیم نووسینی ڕۆمانی یا خۆت ڕۆمان نووسی لەم قۆناغەی ئێستەی نێو نووسەرانی کورد و ئەدەبیاتی کوردستان و کتێبخانەی کوردی چۆن هەڵەسەنگێنی یا خۆت ئەو پێویستیانەی کە نووسەرێک پێویستە ئامادەی هەبێ یا خۆت ئەو واقعی کە ئێستاکە هەیە بۆ ڕۆمانی کوردی چۆن هەڵەسەنگێنی بەگشتی بەداخەوە وەکو هەمومان ئاماژەی پێەکەین و بەدەستەوە ناڵێنین خوێندنەوە بە شێوەی کتێب کەم بووەتەوە بە شێوەی تەکنەلۆجی کەمێک هەیە ئەویشەوەی بۆ منە تۆ کتێبێک لینکی کتێبێک دانەی لە تەکنەلۆجیا و لە ئینتەرنێتە کابرا کلیکێکی لەسەرەکە ئەو پەردوو دەرسێ ڕێگەر لێ بخوێنێتەوە مەگە کەسێکی پسپۆر کە بەدوێداچوونێک بکات نەوەی لاوکو خوێندنەوەی گشتی و ڕۆشنبیری گشتی لە حاڵەتێکی زۆر خراپایە بەداخەوە تەنانەت فەیسبوک و ئینتەرنێت وای کردووە کە ئەگەر کەسێک بیرۆکەیەکیشی هەبێت جاران لە کتێبێکە دایەڕشت بەڵام ێستا بە دوو ڕستەی پۆستێک خۆی خاڵیەکاتەوە بیرۆکەکەی ئەدۆڕێنێت و هیچی لێبەر هەم نایەت لەبەرەوە بزافی ڕۆمان نووسی یا بزافی ئەدەبی بە شێوەیەکی گشتی پێویستی بە ئاور لێدانەوەیەگەیە چونکە ئەوە زمان ئەهێڵێتەوە بواری ئەدەبیە زمان کەلتور کە لە پووری هەر نەتەوە و گەلێک ئەپارێزێت و ئەیپارێزێت لە تیاچوون و لە فەوتان منیش هەر پاڵنەری سەرەکی لە نووسینی ئەو ڕۆمانە ئەوەیەکە
هەستمە کرد زمانی هەورامی یا زاری هەورامی ئەدەبیاتی هەورامی کە لە پور و کەلتوری هەورامی وەکو بڵێ ملی ڕێگەی فرامۆشکردنی گرتبووە بەر چ لەلایەن هەورامیەکان خۆمانەوە چ لەلایەن خوشکوبراکانی تریشمانەوە لە بەشەکانی تری نێتەوەکانمانە و هەموو ئەدەبی کوردیش بە شێوەیەکی گشتی لە ناو گەلانە لە ڕیزی لاوازەکانایە. بۆیە ڕۆمانیشم هەڵبژاردە چونکە خوشکوبرای تر زۆرن کە لە بوار و ژانرە جۆرا و جۆرەکانی ئەدەبە وەکو شعر وەکو پەخشان وەکو مێژوو نووسراوە، بەڵام ڕۆمان لە زمانی هەورامیایە لە زاری هەورامیە ئەمە بەتایبەت لە باشوورە ئەمە یەکەم هەنگاوە بۆی هەڵبگیرێت. خوشکوبراکانمان لە ڕۆژەڵاتە هەندێک ئیشیان کردووە، هەندێک بەرهەمی جوانیان هەبووە، بەڵام لێرە لە بەشە هەرێمی کوردستانە یەکەم هەنگاوە بندێت. لەبەرەوە من لێرەوە داوای لێبوردن لە هەر خوێنەرێکەکەم ئەگەر تێبینی و سەرنجێکی هەبێ بە گەورەی خۆیان بمبەخشن. من هەر ئەوە نەمتوانیەوە بیکەم. کلیلی دەرگایەکەم کردووەتەوە، ئاوەڵام کردووە و لێرەشەوە داوەتەکەم لە هەر کەسێکی بەهرەمەند و بەتوانە پەرە بەو بوارە بدا هەنگاوی باشتر و بەرهەمی جوانتر پێشکەش بکات. ئەم ڕۆمانە بەرهەمی چەندێک کارکردن بوو؟ وەکو بیرۆکە بۆ لە خەیاڵ و خەیاڵدانی منە 35 ساڵە ئەو بیرۆکەیەت و ئەڕوات، چونکە ئەو واقعی کە کردومە بە هەوێنی ئەو واقعی کە هەوێنی ڕۆمانەکەیە، ئەو خوشکوبرانەی کە لە ئێران ژیا بن نزیک ئوردوگای دەربەندزڵی حاڵەتێکی تایبەت دەبوو کە ماڵێک تایە ئەژیان بە بینینی ئەو دیمەنە بیرۆکەی یا بڵێن ژانی ئەو ڕۆمانە لە مێشکی منە تۆمار بوو. ئیتر لە سێبەری ئەوە چەندین ڕووداوی تریش هێنراونەتە ناو ڕۆمانەکەەوە، بەڵام دەرفەت نەبوو بە شێوازێک تعبیری لێ بکەم یا دای بڕێژم. تاوەکو لەم ئەخیرانەوەکو ئاماژەم پێکرد کە هەستمان کرد کە زمانی هەورامی پێویستی بە ئاوردانەوەیکی زیاتر هەیە بۆ پاراستنی، و منیش ڕۆمان نووسین بە باشترین شێواز زانین چونکە وشەدانێکە بۆ زمان. هاتم بڕیارممە کە ئەو بیرۆکەی کە چەند ساڵە لە ناو مێشکما زەنگوڵە ئەداتویێت و ئەڕوا دای بڕێژم مادەیەکی خامی ئامادەیە بۆ ڕۆمان کە دەستمدایە نووسینی بە نووسین و پاگنۆسکردن و بە دوواداچوونیەوە 5 مانگ خەریکی ئەو ڕۆمانە بووم کە سوپاس بۆخوا ئەمەی لێ بەرهەمهات و لێرەشەوە سوپاسی هەموو ئەو بەڕێزانە ئەەکەم ئەگەر بە بیرخستنەوەی بیرەوەری و یادەوەریەکیش بوو بێت هاوکاریان کردوم بەتابەت هەردوو بەڕێزان مامۆستا ڕزای بەهەمەنی کە لە سوید دانیشێ و هەروەها کاک دکتۆر ناجەح گوڵپی لە هەڵەبجەی شەهید دانیشێ. ئەو دوانە هاوکارێکی باشم بوون. دکتۆر ناجەح لە ڕووی زمانەوانیەوە، مامۆستا ڕزا بەهەمەنیش لە ڕووی تەکنیکی نووسینی ڕۆمانەوە هەندێک بەرچاو ڕۆشنیان پێدام. ئەلبەت پێشەوان من خۆم ئاوڕمدا بوویەوە لە بواری ڕۆمان و دەیان ڕۆمانم خوێندبوویەوە بە سۆرانی و بە فارسی و بە هەورامی و هەروەها بەهۆی ئەوەوە کە بیرۆکەی نووسینی ڕۆمانەکەم کەوتە بووە مێشک چەندین بە دواداچوونم کردبوو لەبارەی تەکنیکی ڕۆمان نووسینەوە، بەڵام ئەو دوو بەڕێزەش هاوکارم بوون هەر لە سەرتاوە تا کۆتایی لە هەر شوێنەکە پێویستم پێیان بوو بێت سەخاوت مندانە هاتوون بەدەمەوە و سوپاسیانەکەم و لێرەوە دەستخۆشیان لێەکە. ماوەسای برایان بەڕێز وەکو نووسەرێک یانی باست لە قۆناغێکی ژیانی کوردان کرد بە تایبەت کوردانی باشوور و سنووری ناوچەی شارە زور و هەورامان کە ئاوارە دەبن ڕۆسنوورەکان بۆ بەشی کوردستانی ڕۆژهڵات بۆ ئێران، یعنی چیرۆگەلێکی زۆر ئەبیستینە گەڕنەوە. ئەتوانم بڵێم هەرێکێکیان ڕەنگە هەوێنێک بێ ناوڕۆکی ڕۆمانێکی گەورە بێ دەیان داستانی دڵتەزیانی مردنی مناڵان و دایک بەدەستی خۆی مناڵەکانی ئەخاتە ژێر خاکەوە یا خۆت کۆمەڵێک برسێتی و غەریبی و دوورە دەستی. لە کۆتاییە وەکو نووسەرێک کاتێک کە پەیامێک چیرۆکێک ئەگەڕیتەوە لە پاڵی ئاتەوێت کۆمەڵێک پەیامی ترت بنێری، کۆمەڵێک مەعاناتی ئێستا و ڕابردوو تێکەڵکەیتەوە، بە دیاریکراوی ویستت لە ڕۆمانی مەولە چیمان پێ بڵێ؟ دەستخۆشەوە ئاوردانەوەیکی جوان و پرسیارێکی بەجێە. تەمان ڕۆمان نووسین تەنیا گێڕانەوەی ڕاز و چیرۆکێک نییە، بەڵکو وەکو وتم ئەوە هەوێنی ڕۆمانەکەیە. لە سێبەری ئەو هەوێنەوە لە پاڵی ئەو هەوێنە ئەتوانی دەیان پەنجەرە و دەرگا بکەیتەوە بەسەر چەندین ڕووداوی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی، کەلتوری کە لەو سەردەمە زەمەنیا کە تۆ ئەیکەیتە مەدانی نووسینی ڕۆمانەکە دووە لەو سنوورە جوغرافیا کە ئەبێتە مەودای ڕۆمانەکە چی ڕوویدابێت و ئەتوانی ئاماژەی پێ بکەیت. بێگومان منیش
ئاماژەم بە شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق و کاردانەوە نەرێنیەکانی لەسەر ژیانی ئەو سەردەمە، ئاماژەم بە گرتنی هەڵەبجە و کیمە بارانکردنی لەو سەردەما، ئاماژەم بە ژیانی 5 ساڵەی ئاوارەکانی عێراق کە لە ئوردوگای دەربەند زڵی نیشتەجێ بوون کە خەڵکی باشوور و هەورامانی ئەمدی و بوون و لە هەورامانی ئەودی و ئوردوگایان بۆ دروستکرا بوو. ئەو ژیانە تاڵ و لە مەرگەی کە ئەو چەند ساڵە بەسەریان بردووە چەند ئاماژەیەکم پێ کردووە و هەروە ئەو ناکۆکیە ئایدۆلۆژیانش کە لەناو ئوردوگای دەربەند زڵیا هەبوون تەنانەت ئەوانش ئاماژەم پێکردوون. ئیتر ئەوە هەلومەرجی ژیانی کۆمەڵایەتی و فەرهەنگی ئەو چەند لادەیەی کە مەدان و مەودای نووسینی ڕۆمانەکەن ئاماژەم بە چەندین لایەنیان کردووە وەکو چەند گوندێک لە هەورامانی تەخت و دۆڵی شەمیان. مامۆستا ڕۆمان نووسی یاخود با بڵێن ژانەری ڕۆمان کارکردن لەسەر ڕۆمان زۆر جان نووسەرەکان دەبینین کۆمەڵێک دەستەواژەی نوێ فڕێ دەدەنە نێو ئەدەبیاتەکەیانەوە بەگشتی حسێ بکەین لە جیهانە لە زمانی لە کوردستانیش ڕەنگە لەبەرەوەی زمانێکی ستاندەردمانیە نامەوێت بچمە سەر زمانەکە بەگشتی، بەڵام کۆمەڵێک دەستەواژەی نوێ کۆمەڵێک ناوی نامۆ زۆر جار فۆرمێک دروست بوو بۆ نووسینی ڕۆمان ئەگەر ناوەکە سیر و سەمەرە بێ ناوەکە مۆدرنەیەکی پێوە بێ ئەمە ئاستی معریفەی ئەم ڕۆمانە بەحساب بەرزترە. چەندێک خۆت پاراستووە لە لەم بابەتانە یاخود چیت کردووە بۆ ئەدەبیاتی کوردی یان بۆ بە پشکشتی با بڵێن زمانی کوردی بە شێوەزارەکانیانەوە؟ تەبان من ڕێک پێچەوانەی ئەوەم کە تۆ مەترسی لێەکەیت لە ڕۆمانەکە من هەوڵم داوە چونکە پاڵنەری نووسینی ڕۆمانەکە پاراستنی زمان و کەلتور و کەلەپوری هەورامان بووە. لەبەرەوە من پەنام نەبردەوە بەر خواستنی وشەی بیانی یا تەنانەت شێوەزارەکانی تری کوردی، بەڵکو بە عەکسەوە بە پێچەوانەوە گەڕاومەتەوە ناو قوڵایی فەرهەنگی میلی و نەتەوەیی خۆمان لە نیو سەدە لەمەوە پێشە ئەدەبیاتی ئەو سەردەمە چۆن بووە وە خواستنی چەند دەستەواژە و ئاماژە و ڕستەیەک کە لەوانەیە ئێستا خەڵک بەکاریان نەهێنێ لە کاتێکا گەن نووسەرێک پێویستی بە دەستەواژەیەکی لەو بابەتە بێ وا ئەزانێت لە زمانی کوردیان نییە، مەجبورە چێت لە زمانێکی بیانیە یا لە زمانی یەکێک لە نەتەوەکانی دراوسێمان وەکو تورکی و فارسی و عەرەبی ئەیخوازێت و ئەیێنێت لە نووسینەکە بەکاریێنێ. بە پێچەوانەوە من چووم ئەوانەی کە لە خەیاڵدانی نەتەوەیی و زمانی خۆمان نەهەبوون زۆربەیانم زیینو کردوێتەوە و لێرەشەوە من لە چەندین چاوپێکەوتنی تریشە ئاماژەم پێ کردووە. عادەتم وایە لە کاتی نووسینە ئەگە بەرهەمێک بنووسم دا بمێنم بۆ وشەیەک پێشەوەی بیر لەوە بکەمەوە دەستەواژەیەکی ئەوروپی، ئینگلیزی، لاتینی، تەنانەت تورکی و عەرەبی و فارسی بەکاربێنم ئەگەڕێم بەناو شێوەزارەکانی خۆمانە. بۆ نمونە گەر وشەیەک لە کرمانجی باشووری هەبێ من ناچم لە فارسیا بیێنم، وشەیەک لە سۆرانیا هەبێ ناچم لە عەرەبیا بیهێنم، وشەیەک لە هەورامیا هەبێ ناچم لە نەتەوەیەکی تریا لە زمانێکی ترا بیێنم. نەتەوەکانی خۆمان زمانەکانی خۆمان بەکاربهێنین ئەوە نزیکترە بۆ تێگەیشتن. هەرچەند بەداخەوە ئێستا جیلێک یا وەکو بڵێ توێژێک لە خەڵک وا بیرەکاتەوە هەر نووسین و ئەدەبیاتێک زیاتر وشە و ڕستە و دەستەواژەی بیانی تیابێ ئەوە ئاستی ڕۆشنبیری و پێگەی ئەو کەسە باڵاتر و بەرزترەکە. خۆشبەختانە من هیچ شانازیەک بەو حاڵەتەوە ناکەم و لە بیری ئەوەشانین بەکاری بێنم. ئەمەش نەکی ئەوە بێ کە دەسەوسان بم لەکە بەکارێنانە وە بێ پێچەوانەوە من زمانی فارسی و عەرەبی بە پێرفێک دەتوانم قسەشیان پێ بکەم و پێشیان بنووسم و دایان بەرهەمیشم وەرگێڕاوە لە هەردوو زمان و لە زمانی ئینگلیزیان نسبەتێک شارەزام و ڕۆشنبیری گشتیشم بەسەر زمانەکانی ترا هەیە. بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە من زمانەکەی خۆم لاوازکەم ئەدەبیاتی زمانەکەی خۆم بپوکێنمەوە ئەدەبیاتی زمان و گەل و نەتەوەکانی تر ببوژێنمەوە. بە پێچەوانەوە هەوڵە دەمەگەر بتوانم وشە و ڕستە و دەستەواژەی زمانەکەی خۆم ببم ناو ئەدەبیاتی گەلانی ترەوە ئەوە ئەکەم نەک بە پێچەوانەوە. مامۆستا چەندێکی لێ چاپ کراوە ئایا کەوتۆتە بەردیدی خوێنەران ئەتوان ئەگەر کەسێک لێرەوە ینی حەز بکە ئەم کتێبی بدەست بکە یاخۆت بیکڕێ سەردانی کوێ بکە ئێوە هیچ پرتان لەو کرۆتەوە کە ئەمە چۆن بگێنن بە خوێنەران و خواست ئەو کەسانی کە خواستیان لەسەر ڕۆمان هەیە؟ کتێبەکە تیراژی 1000 دانەیە، دوو ڕێوڕسمی سەرەکیم بۆ ناساندن و بەخشین و پێشکەشکردنی بە هەوادارانی
کتێبەکە ساز کرد یەکەمیان لە یانە و سیاوچەمانەی لە هەڵابجە کە ڕێکخراوێکی ناحکومیە سوپاس بۆخوا و سوپاس بۆ هەموو بەشداربووان پێشوازیەکی گەرمی لێکرا ئامادەبوون و مناقەشە و لێدوانی لەبارەوە کرا و پێشکەشیش بە ئامادەبووان کرا ڕێوەڕەسمی دووهەم بەشی ڕۆشنبیری و هونەری شارۆچکەی خورماڵ ڕێوڕەسمێکی سازدا لە باخچەی دایرەی یا فەرمانگەی پۆستە و گەیاندنی خورماڵ لەوێش ڕێژەیەکی زیاتر لە هەڵەبجە و ئاستێکی باشتر لە گفتوگۆ و تاوتوێ و ڕخنەکردن سازدرا لەوێش پێشکەش بە ئامادەبووان کرا دوای ئەوەش لە دوو شوێندانراوە بۆ فرۆشتنێکی ڕەمزی یەکەم لە یانە و سیاوچەمانەی لە هەڵابجە و ئەعلانیش کراوە هەر کەسێک لێرەشەوە من ڕایەگەێنم هەر بەڕێزێک مەبەستی بێت دەسی بخات ئەتوانێت لە هەڵەبجە و لە سنووری هەورامان و شارە زورە پەیوەندی بکەن بە یانە و سیاوچەمانەی لە هەڵەبجە و دووهەمیش لە سلێمانی کۆشکی شێخ موحسین لە بەردەرکی سەرا لە بەردەم ڕەشەمۆڵە لەو تەنها لەو دوو شوێنەدا ناوە پرش و بڵاوم نەکرد هەر کەس هەوادار و مەبەستی بێت توانێت پەیوەندی بکات بۆ دوو شوێنەوە زۆر باشە ماوەستا دەست خۆش بیشەڵا خامەد ڕەنگین بێ لەو کاتەی مامانە بەڕاستی بە دەرفەتی ئەزانم لە توێژینەوەی مێژوویی زۆر جار ئێمە وەکو دادگاکان وایە چاگەزانی شتێک وایە بەڵام لەبەرەوەی بەڵگەنیە نووسیدمان نییە ناتوانین باسی بکەین مەجبور خۆمانی لێ لادەین کۆمەڵێک بابەتی مێژووی هەیە خۆمانی لێ دزینەوەیان ناتوانین بیڵین بشیڵین شوێن ناگرێ لەبەرەوەی باسکردن لە مێژوو پێویستی بە کۆمەڵێک بەڵگەهەیە زۆر جار کەسێک لە ڕووداوەکە شابووە بەڵام لەبەرەوەی دەڵێن لەسەری نەنووسراوە تۆ قسەکەت ناخوا ڕەنگە مێژووی زارەکی زۆر باوەڕ پێکراونیە بەڵام لە ڕۆمانە تۆ دەستکراوەتری مێژوژ ئەگێڕیتەوە ئەکرێ ئەمە گەرچی ڕەنگە نەبێتە سەرچاوەیەک بۆ لایانی توێژینەوەی زانستی بەڵام لە کۆتایە مێژوێکە و ئەپارێزرە ڕەنگە بۆ 200 ساڵی تر بێتە مێژوو سەرچاوە تا چەندێک هەوڵت داوە ئەو شوێنانەی کە لە توێژینەوە زانستیەکان کۆتوبند و دەستی نووسەران و لێکۆڵەرانیان گرتووە تۆ ئەوەی کە خۆت حەی و زانستی و ئەزانی و باوەڕت پێیەتی کە یەقین و مێژوویەکە بە تایبەت کۆمەڵێک چەند و ڕووداون بۆی نەفەوتیان لە پاڵ چیرۆکە سەرێکیەکە و لە پاڵ کۆمەڵێک خەیاڵ و فەنتازیەکانی خۆتا کۆمەڵێک بارودۆخ و واقع و مێژووی سەختی ڕۆژگاری کۆمەلگای کوردەواری و تابێت ئەو ناوچەی لیژیاوی بیخیتە ناو پەڕەکانی کتێبخانەی ئەدەبیاتی کوردی بۆی نەفەوتێن خۆشبەختانە منیش هەر ئەو ژانەی کە لە مێشکی توایە کە زۆر حقایق هەیە لەبەرەوەی بە بەڵگە نەکراون بە قەواڵە نەکراون هیچ حسابیان بۆ ناکرێت هەوڵم داوە چەند وەکو بڵێ چەند ممکن بێت بیان ئاخنێن مەیاجیان بکەمەوە لەو ڕۆمانەکە بۆ نمونە یەکێ لە کارکتەرەکانی ڕۆمانەکە ناوی قالەیە قالە وەکو چاودێرێکی سیاسی کاتێک کە سەرنجەدا ئێران تەحەشوداتەکە بۆ گرتنی هەڵابجە گفتوگۆیەک سازەدا لەبێن لەگەڵ دوو پێشمەرگەی کوردی عێراقیە ئەلە باشەیە چۆن ڕێگە ئەدەن ئەم وڵاتە بیانیە بێر وڵاتەکەتان داگیر بکە ئابلان بە سەرکردەکانتان نان خوێندەوەتە لەناو مێژووە کە دەوڵەتی ئێران چۆن مامەڵی کرد لەگەڵ مێرنشینی ئەردەڵانە چۆن مامەڵی کرد لەگەڵ قاسملۆ مفتیزادا چۆن مامەڵی کرد لەگەڵ لە سەردەمی ئینقیلابە چەند ستەم و نادادی ڕوویدا ئەمە خۆی بۆ خۆی ئاماژەیەکە کە زۆر حەقیقەدەن تۆمار نەکراون بەڵام تۆ توانی وەکو جەنا بدوتە لە ڕێی ڕۆمانەوە تعبیرەوە وەکو لە پێشەوەتم پەنجەرەیەکیان لەبارەوە بکەیتەوە ئیسە لەوانەیە خوێنەرێک بپرسێ باشە قالە چۆن ئەم بیرۆکانەی بۆ هات مەبەستی چییە لەوێ توانە بچێت چەندین کتێبی تر و چەند بە دوواداچوونیتە یا مەسەن لە بڕگەیەکی ترە یەکێ لە کارکتەرەکان ناوی نەسرینە کوڕێکی کە هاوکاری ژنە ئێرانیەکە ئەکە کوڕکچەکەی بدۆزنەوە ئەترسێ کوڕەکەی بگیرە نەسرینە ترسێ کارزان بگیرە کارزان کوڕێکی عراقیە ئەڵێ ڕۆڵێکیان ئەمەە سەری بێدەلاگ مەتاشەوە ئەمەە شوێنی ئەم ژنە مەکەوە با تۆژەکو چوار کوڕە وشکەکە کە هەر هەمویان قورئان خوێن بوون و یەکێکیشیان بەلای خۆی دختەری بە زمانی بە ئەدەبیاتی ئەورامی بە دکتۆرەڵێن دکتۆری ئردوگاکەش بوو کەچی گیران و سەرنگۆم کران ئەمە پەنجەرێک ئەکرێتەوە کە شتێک ڕووی داوە چوار کەس گیراون بۆ پیانوتون وشک ئەدەبیاتێکە لەوانەیە لە سەردەمی تۆشانەوە پێش جەنابتانە ئەدەبیاتێک بوو کێ بەکاری ئێنە دژی کێ بەکاری هێنا بۆ پیان ئەوترا اینجا نەسرین ئەڵێ دەگەر خەڵکی قورئان خوێن بگیرە و سەرنگون بکرێت کەسێکی وەکو تۆ کە خەریکی
تاوانێک ئەنجام بدێ لە نظری ئەوانە و لە یاسای ئەوانە ئاخۆچارە نووسی چی بێت ئەمە پەنجەرەیە کە ئەکرێ خوێنەر بڕوا بە دووادا چوونی بۆ بکەوەکو جەنابەت فەرمووت ڕۆمانێک لەبارەی وشەی وشکەوە بنووسی یعنی چی وشک بە فکرە ئیخوانیەکان بەڵێ بە فکری ئیخوانیەکان ئەوترا ئەو ماڵاتە لەبەرەوە ئەوانێک کە لێ ژیاون وەکو لە پێشەکیەکەش ئەوتومە ئەوەی کە ئەم ڕۆمانە ئەخوێنێتەوە ئەگەر ڕۆژێر لە ڕۆژان بە ئاوارەیی لەو سەردەما ژیا بێت لە ئێران ئەزانێ قالەکەیە و ئەزانێ مەولەکەیە و ئەزانێ وشکیانی چی و ئەزانێت تەڕیانی چی و هەموو شتێتە بەڵام جێلی تازەکە ئەخوێنێتەوە سروشتی ڕۆمانە ژوایان نابێتەوە بە پاکراوی هەموو شتەکانی پەراوێزێک دابنێت و وشکمە بەستن لە ڕۆمانە ئەمە نییە لە ڕۆمانە پەنجەرەیەکە ئەکرێتەوە بە ڕووی خوێنەرە خۆی با بڕوا بگەڕێت بەڵام لە کتێبی بەڵگەنامەیە پەراوێزێک دانیت و شەرحیەکەیت زۆر باشە مامۆستا من نازانم هاوکارم ئەگەر شتێکی ما بێ من هەر تەناوی سمەوە بڵێم بەو تێگەیشتنە و بۆ خوێندنەوەی هەمە بۆ ئەم ڕۆمانە ڕەنگە کۆمەڵێک دەواازەی مێژووی کۆمەڵێک دەستەواژەی زمانەوانی کۆمەڵێک دەستەواژەی کللتوری لێرەیە هەبن ڕەنگە بۆ ناوەندە زانستیەکان گرنگ من بەتابەت توێژ خوێندکارانی بەشی زمانی ئەدەبیاتی کوردی لە زانکۆکانە کە ڕەنگە کەمترین نووسینی ڕۆمانیا خۆت بەتابەت بە شێوەی زمانە هەبێ ڕەنگە دەرفەتێک بێ بۆ ئەوەی ئەوان بتوانن لێکۆڵینەوە لەسەر بوون ئەو دەستەواژانە بکەن کە لەو شانانە هەوڵت داوە هیچ لینکێک لەگەڵ زانکۆکانە بکەی کە بتوانن لە ناوەندە زانستی و ئەکادیمیەکانیش تێبینی و سەرنج هەبێ لەسەر قسەکانی بەڕێزت لەسەر ڕۆمانەکەەوە خوێندکاران بتوانن دەستیان پێ بگا و قسەیان لەسەر هەبێت. وڵی من هەرەوەم پێکرێت لە چاوپێکوتنە میدیایەکانمە تقریبان ئەمە هەشتم چاوپێکەوتن لەگەڵ ماکرێت لەم ڕۆمانەوە من لێرەوە هەر ئەو بانگەوازە دووبارەکەمەوە کە ئومێدەوارم ئەم کتێبە لە ناو کتێبخانە و ئەدەبی کوردیە جێی خۆی بکاتەوە و بە دیاریش ئەینێرم بۆ زانکۆکانی هەڵابجە و سۆران و گەرمیان و سلێمانی ئومێدەوارم دەرفەتیان بۆ بڕەخسێت لێکۆڵنەوەی لەبارەوە بکەن جا بۆ ڕاستی ئەوەی کە جەنابەت فەرمووت لە ڕۆمانەکە ئەگەر دەرفە دەبێت یەک پەرەگراف بخوێنبەوە بۆ ئەوەی خوێنەر تێبگە کە ئەم وشانەیانی چی بۆ منە قالەیەکێکە لە کارکتەرەکان ئەڵام قالە ئەمرش دەوروەر و 50 ساڵانە بێ هەیکەلێەوە زل و قۆلش پۆوە بێ و مشکیەوە سیاوی زل لە بینێ سەرشەرە بە ئەستە موینینی سەروی بلۆڕارە هەمیشە جگەرەوە لاو دەمی شۆ بێ و ئێو لێ ئەجێ وەرگی داندلێگەلەیش تەبعاً وشەی وەرگی داندلێگەلەیش ینی مەگە شوان تێبگا کاتێکە کە گورگ ئەکەوێتە ناوڕانەوە و زەرێکی زۆری لێ ئەدا شوان چۆن شپرزە ئەبێت بە بڕاونانی گورگەکە و سەربڕینی زیندوەکان و فریاکەوتنی ئەوانێکە خەریکە گیان لە دەسەدەن ئەو حاڵەتە مردار بوونەوە بڕۆ تا ئایان چۆن تەگیریان بکات مەسەڵ چۆن وەڵامی خاوەنەکانیان باتەوە لەبەرەوە ئەو حاڵەتەی شوان لەو حاڵەتاتیەکە قالە لە حاڵەتێکی وەژە کەوا بوو ئەمە خۆی بۆ خۆی ئاوردانەوەیەکە لە ئەدەبیاتی کوردی من بە ڕستەیەک ئەجێ وەرگی داندلێگەلەش دنیاە دیمەنم خستۆتە ڕوو بۆ کەسێکە مەبەستی بێ ئومێدەوارم لەو ڕوەوە ئاوری لێ بدرێتەوە و هۆکارێک بێ بۆ دەوڵەمەندکردن و پاراستن و زیندوکردنەوەی زمان و ئەدەبیاتی خۆمان ماڵزالێک خولەکە بە ئەمە کۆتا پرسیاری منیش بێت و گەر بە کورتی ئاماژە بۆبی کە تا چەنە گرنگە گرنگیدان بە بواری ئەدەبی چەندین گەنجی بەهرەمەند زمان هەیە چەندین کەسایەتی و کەسمان هەیە کە بتوانێت لەم بوارەیە جێدەستی هەبێ چەندی سەرگوزەشتەمان هەیە کە مامۆستاژ ئاماژەی پێوە کرد بنووسرێتەوە ڕووداوی سەرنجڕاکێش تا چەنە گرنگە گرنگی بدرێتەوە بە بواری ڕۆمان و ئەدەبیاتی کوردی و گرنگیدان بە فەرهەنگ و زمان و کللتور چونکە ئەمانە دوجار لە ناو ڕۆمانێکا کۆ بێتەوە و ئەو ئەهەمیەتە دەرئەخا و دڵنیاشم کە بەڕێسان لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی و نیشتیمان پەروەری و ئەمەتان نووسی وەنەک تەنها وەکو دەستکەوتێک یاخۆت جۆرێک لە خستنە ڕوو بێگومان هەر ئەو لایانی مادەیەکە لاخیر و ئاماژەتان پێکرد بەداخۆ من بۆ چاپکردنی عادەتم وایە پەنەم نەبردە بەردەوڵە من و سپۆنسەر و پاڕانەوە ئەمانە لە خەرجی ڕۆژانەی مناڵەکانم 1.5 میلیۆنیەکەم گرتوێتەوە و بە چەندین پەیوەندی تا لە تاراند چاپم کردو ئێسش زۆربەی نسخەکانی هەر ئەبەخشم ئامانج هیچ ئامانجێکی مادی لە پشتیە مۆزۆ ئەوانەیە بەنسبەتیەوەش ئەدەب ئاوردانەوە بەلای بواری ئەدەبیە بەگشتی چەندە گرنگە من ناڵێم ئەدەب گرنگترین بوارە چونکە بواری زانستی بواری مێژووی بواری فەلسەفی هەمووی گرنگن وەکو لە فەلسفە هەمانە کاتێڵێن پرتەقال میوەیە معنایەوە نییە کە پرتەقال میوەترە لە سێو بەڵکو پرتەقاڵیش میوەیە و سێویش میوەیە بامان شێوە بواری ئەدەبی ژێکێکە لەو بوارە گرنگانەی کە ئەبێ فرامۆش نەکرێ بێ گرنگی پێ بدرێ ئەبێ مافی خۆی پێ بدرێت ئەبێت
ئاوەڕی پێویستی لێ بدرێتەوە کە بەداخەوە ئێستا ئێمال کراوەکو بڵێ زۆر جێگەی گرنگی و بایەق نییە تەنانەت شعروتن جۆرەکە لەوانەیە جیلی تازە بڵێن کەبرا خەڵەفاوە شعر ئەڵێت ئەمە خۆی بۆ خۆی غەڵەتە تەسەوەرێکی هەڵەیە و ژانرێکە لە ژانرەکانی ئەدەب ئەبێ بپارێزرێ و گەشێشی پێ بدرێت. زۆر سپاس بۆ بەڕێزی برایمیکان و سەر و ڕۆمان و سپاس مامۆستا هیوای سەرکەوتنی زیاتر بۆ خوازین خامت ڕەنگی سپاس بۆ جەنابیشتان کە تەرخان کرد بۆ ئاوردانەوە بەلای ڕۆمانی مەولا ئێمەدەوارم ڕۆمانی مەولە بخوێنرێتەوە سپاس مامۆستاوەشەویست دەستاوەڕ بەڵێ زیزان ئێستاش ناوبڕێکمان هەیە و دواتر لەگەڵتان بەردەوام بین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی. بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە. یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت. لە ڕووی کاری ڕۆژانەی شیەوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕناپەڕێت. لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت. ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووا سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانن و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. بۆ هەمومان هەیە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بووبینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ دینیە هەندی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بینەران لەگەڵ خاتونێک لە تەوریستێندا باسی لە بابەتێکی تایبەتەکەین ئەویش بواری ڕووپۆشکردنی وڵەوە دیارە ئێستا پامنێرێکمان لەگەڵدایە لە هەولێر ئیدریس محەممەد لێەوە زانیاریەکانی ڕۆژمان بۆ دەگوازێتەوە دواتر دژینەوە لای میوانەکانمان باز لە تەوەرەکەمان دەکەین. ئیدریس سڵاوی خوات لەبێ وم کاتت باش نوێترین زانیاریەکان لای تۆ چین؟ وەڵێ سڵاوتان لێ بێدەم کاتتان باش هەڵبەتە لەم چەند ڕۆژە لە بەتایبەت لەم هەفتەیەدا گرنگترین باسەکانی ڕۆژ لە هەرێمی کوردستان بەتایبەت لە نێو سنتەری شارەکاندا پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاینەوە کارەکردنی زانکۆڵاینە بۆ دەرچوانی دوانزەی ئامادەیی لە هەرێمی کوردستان کەەوە لە ماوەی ڕابردوودا لە کاتژمێر 8 ڕۆژی یەکشەمەوە ڕێگای زانکۆڵاین بۆ دەرچوان و قوتابیانی دوانزەی ئامادەیی کارە کراوەوە لە ئێستادا قوتابیانی دوانزەی ئامادەیی یاخود دەرچوانی دوانزەی ئامادەیی دەتوانن فۆرمی زانکۆڵاین پڕ بکەنەوە بۆی لە
زانکۆ و پەیمانگاکان وەربگیرێن. هەڵبەتە من دەمەوێت ئاماژەبەوە کەم ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش وەکو پیشەی چەند ساڵی خۆی بەپێی ئەزمموی کە زیاد لە 17 ساڵ ئەزمموی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵینی هەیە وەکو خۆیان باسی لێوە دەکەن وەکو ستافێکی شارەزا و سەرکەوتووە ئامادەکراو بۆ پڕکردنەوەی زانکۆڵین لە سەرجەم شار و شارۆچکەکان هەڵساون بۆیکەوە تیم ئامادە بکەن بۆی ڕێنیشاندەری قوتابیانی دەرسی 12 ئامادەی بن تاوکو بتوانن زانکۆڵین پڕ بکەنەوە. من دەمەوێت لە شاری هەولێر گفتوگۆی زیاتر لەگەڵ بەرپرسی ناوەندی زانکۆ پەیمانگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بکەم. کاک عەبدوڕەحمان لەگەڵا دەبێت. کاک عەبدوڕەحمان سڵاو لێ بێ بێتێرە پێم بڵێ ڕێکخراوی قوتابیانی کوردستان چۆن دەتوانێت فۆرمی زانکۆڵین بۆ دەرچوانی 12 ئامادەی پڕ بکاتەوە لەلایەن ستافێکەوە ئێوە ئامادەکاریتان کردو؟ سەرتا بەخێرەتان دەکەم بەخێرێن سەرچاوم دیارە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە سەرجەم شار و شارشەکان کە ئاماژەت پێدا خەریکی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵینە دەمەوێت لێرەوە دەست پێکەم کورتەیەکی مێژوویە و شێوازی کاری ڕێکخراوی فۆرمی زانکۆڵین ئەمە بخمان دەزانین پێشتر و شێوەی کلاسیکی و لەسەر فۆرم و ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەلەو کاتەوە دەستی پێکرد و کاتێک کە زانکۆڵینیش دەستی پێکرد هەستا بە دروستکردنی سیستم و دانانی سیستم و تیم لە بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین لە بۆ دەرچوانی پۆلی 12 ئامادەی خۆی شێوازی پڕکردنەوەکەوەیە کەەوە دوای ئەوەی وەزارەتی خوێنی باڵا و توێژنەوەی زانستی وەزارەتی پەروەردە کارەکانیان تەواو دەکەن و دەست دەکەن بە دابەشکردنی پازۆرد و یوزەرنەیمەکان لە بۆ ئەوەی داخلی سیستەمی زانکۆڵین بن. ئێمە لێرکانە هەنگاوی یەکەممان ئەوەیە دوای ئەوەی کەوا چەندی سیمینار و کۆڕ دەکرێت لە بۆ ئاشناکردنی قوتابیان لە مەسەلەی زانکۆ پەیمانەکان دێن سەردانی ئێمە دەکەن. سەردانیکردنی ئێمە هەنگاوی یەکەم ئەوەیە کەوالای ئێمە ناوی خۆیان تۆمار دەکەن و دوای ئەوە ناوی خۆیان تۆمار کرد. ئێمە ئەم بۆ ئەم ساڵ سیستەمێکمان وەرگرتووە سیستەمێک کە تایبەتە بە ڕیزبەندیکردن ئەو قوتابیە دەرزەکە خۆی دێنێتە لای ئێمە لە ڕێ ئەو سیستەمەوە ڕیزبەندیەکی سەرەتایی دەکات و پاشان کە ئەو ڕیزبەندیە سیستەمە سەرەتایی کرد ئەو فۆرمەیشی دەدرێت کە پێ دەڵێن کەمترین کۆنمرەی پار کە دەتوانی پۆلی 12 ئەمەدەی وەرگیراوە خۆتان ئامادەتان کردو ئەوە ئێمە وەرمانگرتووە لە وەزارەتی خوێنی باڵاوە چکو ساڵانە وەزارەت پێش ئەوەی شتەکانتە کۆتایی پێبێنێ کەمترین کۆنمرەکان دیاری دەکات. ئێمە وەرمانگرت و تەبعی دەکەین کە تەبعمان کردوایە دەدرێت بە دەرچوانی پۆلی 12 ئامادەی کەوانەی بۆ ئەم ساڵدا داخلی زانکۆ پەیمانەکان دەبن. ئەم کەمترین کۆنمرەیە بەرچاوڕوونیە کە بۆ ئەو قوتابیە خۆشەویستی کە دەیەوێت فۆرمی زانکۆڵین پڕکاتەوە دوێرە ئاماژەی پێ دەکاتکەوە پارەکە ئەو بەشێکەوە خۆی ئارزومەندانە حەزی لێ بچیوە دەرزەکەی لێ نزیکە پێ دەڵێت لە کوێ وەرگیراوە. بۆ ئەو مەبەستەش ئێمە لە ڕێی سیستەم و لە ڕێی ئەمەوە ئاماژە بە قوتابیە خۆشەویستەکەی دەکەین ئەو خۆشەویستی دەکەین کە دێتە لای ئێمە پێ دەڵێن ئەو سیستەمە 3 دەرەجە بەرزتر 3 دەرەجە نزمتر بۆ ئەو دەرەجەوی داخلی سیستەمەکە دەبێتن و ئێمە بەشەکانی زانکۆکانی بۆ ڕوون دەکەینەوە. بۆ نمونە تەڵەبێک دێتە لای ئێمە دەرەجەکەی لە نێوان بۆ نمونە هەتا 75 ئەو دەرەجانەیە پێ دەڵێن بابە ئەو بەشەی تو کە دەتەوێت دەرزەکەی تو لێرەدا و ئەو بەشانش بۆی ڕوون دەکەینەوە. بۆ نمونە پەروەردە ئیشی چییە ئاداب ئیشی چییە و لە بۆ نمونە پەروەردەی ئینگلیزی دەبێتەوە مامۆستای ئامادەی کاری سەرەتایی کە بەکەلۆرێز دێنێتەوە لە دەرچوی ئامادەی دەبێتە مامۆستای ئامادەی لە 10 دەروون نزانی کۆمەڵناسی هەم بەشەکان بەم جۆرە بۆی ڕوون دەکرێتەوە دەڵێن بڕۆ لە ماڵەوە دووبارە فکری لێ بکەوە ئەوە لە بەردەستدا و ڕیزبەندیە ئەو کەمترین کۆنمرە لەگەڵدایە فکری لێ بکە و ڕیزبەندیەکی خۆتمان بۆ بێنەوە کە ڕیزبەندی خۆی هێنایەوە. ئێمە مامۆستای خۆمان هەیە مامۆستای زانکۆمان هەیە سەرپشتەکە کەسی بە ئەزموندارمان هەیە سەرپشتەکە لە گشت ناوەندەکان تەماشا دەکات چۆ غەڵەتی هەبێت بۆ نمونە شوێنێکی هێناوە دایناوە لە سەر و دەرەجەکەی خۆیەتی وەری ناگرێ زۆر 10 دەرەجە 8 دەرەجە 9 دەرەجە بەرزتر دێن ئەوە و ئەگەر حەزش لێ هەردانی دانی بەس ناوێتەوە یان ئەوە تا شوێنە دادنێ کاکە ئەو شوێنێت و دادناوە لەوانەیە لەگەڵ نەمەتی ئیشی تو نامینێتەوە ناگونجێتەوە بۆ ئێمە ئەو بەرچاوڕوونیەک دەدەینێ. زۆر باشە کاکە دوا پرسیار ئێوە تاکەی سیستەمی زانکۆڵین و تاکەی ئێوە لەگەڵ قوتابیان بەردەوام بن. لە یەکەم ڕۆژەوە بەردەوامین هەتا ڕۆژی کۆتایی و دەمەوێت شتێکی سەرتایش با قوتابیانی خۆشەویست دەڵێم ئێستا دەبینم لە سنتەر و باسەنتەر بازرگانیەکان
ئەو فۆرمانە پڕ دەکرێتەوە کاتان لێ دەکەم ئێمە دوایی دەبێ هاوکارتامی لەبەر ئەوەی خۆی ئەو هینە وەکو بڵێ ئەو فۆرمانە پڕ دەکرێتەوە بە غەڵەت پڕ دەکرێتەوە دوای دەڵێ ناوم لە شوێنێک نهاتۆتەوە یان ناوم لە شوێنێک خراپاتەوە من ئەوە پڕ کردوتەوە حەزم لەوێ نەبوو تکاتان لێ دەکەم ڕزاءن خۆتان بەکە لە کەسی ئەزموندار نزیک بکەنەوە کەسێک بە کە تواناولی هاتووی بێت شەر نییە لە سنتەرەکان بێ بۆ ئەوەی دووبارە سوی شەرکێشە و ئەسەر ێشە نەبنەوە داوا لە حکوومەتی کوردستان دەکەم تکایە ئەو سنتەرانە ئێستا فێر بوون وڵای ئەوە دەنە فەرمانکانی کرد وڵا ئەوە بابا بۆ ئەوەی هەم وەزارەت تووشی کێشە نەبێتەوە هەم ڕێکخراو قوتابیەکانیش لەگەڵ وەزارەت تا تووشی بەرکەوتە نەبن تکایە چاودێرێکی ئەو گشت سنتەرەکان بەڕێکخراو بە سنتەرەکانە بکرێ بۆی ئەو پرۆسی بە سەرکەوتوی کۆتایی پێبێ سەلامەت بێ سپاس تاوەکو بەڵێ سپاس بۆ هاوکارمان ئیدریس دەستە خۆش بێ سپاس بۆ زانیاریەکانت هەمیشە ئاوا دەم بە خەندە بوو بینین سپاس بۆ هاوکارانیشت دەست خۆش بێ بەڵە دیزان دەچینەوە لای تەوەرەکەمان کە بابەتێکی دیزاین و جوانکاری ڕۆپۆشی ناو و دەروی باڵەخانەکانە کە لە ئێستادا لە جیهاندا گرنگیەکی زۆری پێدەدرێ و ئەمڕۆ کەسێکی پسپۆر لە بوارەدا لەگەڵماندایە و کۆمەڵی گڕێنمایی و بابەتی نوێ سەبارەت بە بواری دیزاین و ڕۆپۆشکردنی باڵەخانە و خانەکانمان پێدەڵێژ ئەویش خات و کاشما سدیقان دازیاری تەلەسازی خات و کاشما سپاس بۆ ئامادەبوونی خۆشحاڵ بوون سپاس بۆ ئێوەش زۆر سپاس پێی ئەو پێشکەوتانی کە لە جیهاندا دەکرێت لە بوارەکانی دیزاین و ڕازانە و جوانکاری خان و بەرەو باڵەخانەکاندا وەکو پسپۆڕی خۆتان تا چەندێک دەبینی کە لە کوردستانیشا لەگەڵ ئەو پێشکەوتانەیە ڕۆشتون و توانیمانە لەگەڵ ئەو جوانکاری ئەو دیزاینانەیە پێشکەوتنێک بەرەو خۆمان ببینین بەڵێ سەرەتامێ سپاسان کەم بۆ ئەم هێشتا بە هەڵبژاردن تەوەرەکەشتان طبعا کە جیهان پێش ئەکەوێت لەم ساڵانی ئاخیریشە لە هەرێمی کوردستانە بەعام پێشکەوتنێکی زۆری بەخۆ بینی باری دیزاین و دیکۆرات لەبەر ئەوەی کە یەکەم جار خەڵک کراوەتەوە بەڕووی جیهانە لە ڕێگەی سوۆشیال میدیاوە بێ لە ڕێگەی ئەوە بێ ئێستا خەڵک زۆر کەشتەکە بۆ دەرەوە شتی تازە ئەبێنێ شتی بیناکان ئەبێنێ ئینتریەر ئەکستریەر یعنی چاوی ئەکرێتەوە ئەمە ژوای لێکە کە حەزی زیاتر بۆ دیزاین بێت حەزەکە کە شتێک بە تایبەت بە خۆی شتێکە خۆی حەزی لێ لەگەڵ ژیانی ڕۆژانەی خۆیان لەگەڵ ئیشەکەی ئەگونجێت تەسمیمێکی تایبەتی بۆ بکات لایەنێکی دوێمیش کە هۆکارە بۆ ئەم پێشکەوتنە ئەم جیلە تازەی ئەندازیارە تەلارساز و دیزاینەرەکانمانەکە هاتوون ئەوانش بە ڕووی جیهانە کرانەتەوە شتی تازە ئەبێنە ستادی تازایان کردووە یعنی زانیاری تازە لە دەرەوە وەرئەگرن لە ناوخۆیان لە ڕێگەی خوێندنەوە لە ڕێگەی ئەو بەدەداچوونانەی کە خۆیان ئەکەن واتەتوانین بڵێن ئەندازیارەکانی تەلارسازی بە ڤێرژنێکی نوێ و بە کوالێتێکی باش ئەمجیلە تازەیە زۆر بە ڤێرژنێکی نوێ بە کوالێتێکی نوێەوە هاتوون یعنی تەسمیم ئەکەن دیزاین ئەکەن ئەیانەوێت کە توانە قوت و فکری خۆیان لەو شوێنێک کە هەیە دەری بخەن ئەمانە هەردووکی هۆکارن بۆ پێشکەوتنی دیزاین لێرە کاتە لەگەڵ پێشکەوتنەکان ڕۆشتیت باشە تایبەتمەندیەکانی ئەم دیزاینە تازانە چین کە لە جیهاندا بەکاردێنەوە ئێستاش هاتووتە کوردستانە و زیاتر ینی باوە و سەرنجڕاکێشترە لەو دیزاینانی کە پێشتر هەبوو زیاتر لە کوردستانە خەڵک وەرە دیزانی مۆدێرن ئاڕات یعنی چەند دیزاینێکی تر ئەهێنن تێکەڵی ئەەکەم بەڵام زیاترینی بەرە مۆدێرنە لە هەر شوێنەکە عنێگە دیقەت بین ئێمە لە کۆنا کە هەبوو ئەم دیزاینە تازانە بۆ هاتوون دیزاینەکانیان ئەها وەکو چۆنەڵی کلاسیکێکی پێوە دیارە کۆنێکی پێوە دیارەیان ستایلەکانی ئەها ڕێنیسانس و ئەوانە سرکەی هەمووی سکلەپچەر و هەڵکۆڵین و داتاشین و پیکەر و ئلیمنتی زۆر قەرەباڵغ شتی قەرەباڵغیان بەکارهێنا ئەم دیزاینە تازایی کە هاتوو مۆدرن دیزاین بەرپەرچێکە بۆ ئەوە یعنی ژیان بەرەو سادەی ئەبات ئەو حەزی کەسەکان لەو قاڵبەیە کە لە کۆنا هەبووێتە دەرەوە بەرەو سادەی ئەڕۆ یعنی زیاتر گرنگی بە ڕەنگە سروشتەکانە درێت گرنگی بە مەوادە لۆکاڵی مادە سروشتی و ئەو ڕنگانە ئەدرێ زیاتر هەندێ ڕەنگی تریشی بەکار ئەهێنن تیاکە و کەسە خۆی حەزیلێتی خەتەکان ڕێک بوونەتەوە لەو قەرەباڵغیە دوور کەوتونەتەوە یعنی لە کوردستان شاگەتی قەت بێ زیاترین خاصەتەن لە سلێمانیە خەڵک زیاتر بەرە ئەو دیزاینانە ئاڕوات کە پاک و پیورە یعنی زۆر ئەوەی پێوە دیار نییە نەحت و هەڵکۆڵین و ئلیمنتی زۆر زۆر باشە خات و کاشماهار پێوەست بەم پرسیارەوە وەڵا هەر لە سەرنجی قسەکانی خۆت ئەم فکرەیە لە کوردستان ئێمە بەردمان هەیە ینی
ها لە ئەدەبیاتی کوردی دەڵێ بەردی خاکی بەردی گەوهرە تێم تێش بەرحاڵ بەردی بەڕاستی بەردەکانمان گەوهرن یعنی بەردی زۆر جوانمان هەیە لە بیناسازی بەکارێنرێ بەڵام بیناسازی مۆدێرن زۆر جیاوازە وەکو تەلارسازەکان تا چندێک توانیتان تەنسیقی بکەن لە نێو هەریژنا کەرەستە بەکارهاتوەکانی بیناسازی کۆن و کلاسیکی کوردستان تێکەڵی بکەنەوە لەگەڵ بیناسازی نوێ و مۆدێرنی ئێستا بە دیاریکراوی لە کوردستان لاان لە باشوور. ئەگەر دیقەت بین لە زۆر لە کۆنان بەرد هەبووە و خشتی شەبووە زیاترینی ئەوەی خەڵک کە ئێستا بەلا ئەڕوات بەرەو لای خشتەکە ئەڕوات خشت لە دیکۆریناوە و لە دەریشەوە زۆر بەکارێنێ بەردیش بەکار ئەێنە بەڵام شەرت نییە بەو نەمەتەی بەردەی کە هاوکو جاران کە ڕیز کراوە ئەو بەکاربێنێ ئێستا چەند کارکەیەکمان هەیە بەردی دروست ئەەکەن بە شێوازی تر بە شێوازی تەباق ڕێکی ئەخەن بەڵێ قاڵبەکان ڕێک ئەخەن ئەی بڕن بۆ شوازانە بەکارێنە خشتیش ئێستا لەوانەیە لە ئینترێر و ئەکسرا خۆشتان دیقەتتاندا بێ خشتە تەبیعی کە بەکار ناهێنن ڕووپۆشی لە شکلی خشت بەکارێنن لە شێوەی تەباقە ئایبڕن ئەمانە بۆ ئەوە بەکار ئەهێنن بتەوێت لە ڕێگەی گۆڕانی کەش و هەوا و ئەهان ڕوتوبە و حەشەرات و ئەم شتانە پێی ئەمانە هەمووی گۆڕانکاریان بەسەرە تۆ ئەگەر خشتەکە معالەجە نەکرێ ئەگە بەردەکە معالەجە نەکرێ ڕێک بێنی بەکاری بێنیتەوە ئەوە لەوانەیە گرفتێک دروست بکە بۆی ئێستا هەمووی بە معالەجە ئاڕات بە ڕێگەی بڕینە ئاڕات چەندی کۆرێکی لێ دروستە کرێ هەر کەسە پێ حەزی خۆی لە بەردا طبقمان هەیە ڕێکە طبقمان هەیە بە ڕێکی بە عشوایی دانراوە ئەتوانی لە پێی دیزاینەکەی خۆ بە پێی خواستی ئەو کەسەکەیە داوات لە ئەەکە تۆ یەک لەو ماوادانی بۆ هەڵبژێری کە بەبەردە یان بە خشتە پێویستە لە ڕووپۆشکردنی خان و جاچی لە جەرەوەی خانۆکە بێ ڕووکاری دەرەوە بێ یاخود لە ناوەوە بێ کە ئێمە ڕووپۆشی بکەین پێویستە ڕەچاوی چی بکرێت ئێوە زیاتر گرنگی بەچی دەدەن ڕووپۆشکردنی خان و ئەوەی کە گرنگی پێ ئەدرێ و ڕەچاو ئەکرێ دوو لایەنە بەڵێ یەکەم لایەنێکیان ئەوەیە ئەتکرێتەوە سەر کلایەنتەکە خواستی کریارەکە بەڵێ ئەو کەسێکەیەت تۆ ئیشەکەی بۆ جێبەجێ ئەەکەی دووەمیان ئایدنتیتی و ئەو تەقانیات و پێشکەوتن و ئەجهیزە و مەواد و شتانەی کە لەو شوێنەیە بەکارێت یعنی تۆ بێ ڕەچاوی هەردوو لایەنەکە بکەین بۆ نمونە کڕیارێکێت بۆ لای تۆ داوای شتێکت لێ ئەەکە ئەو شتە کولفەیەکی زۆری تێ ئەچێت وەکو لە وڵاتی خۆمان بەردەستنێ لە وڵاتێکی تر بۆی ئەهێنی یان لەگەڵ لەوانەیە لەگەڵ نەمەت و شێوازی وڵاتەکەی تویان نەگونجێت لەگەڵ نەمەت و شێوازی ئەو گەڕەکە نەگونجێت لەگەڵ بەرزی تویان نەگونجێت لەگەڵ کەش و هەوا بۆ نمونە وڵاتێک ئەگەر بە مەلەرزەی سۆر بێ ماوەیەک خۆمان لێرە بە مەلەرزە زۆر بوو ئەها بەدواداچوونێک بۆ ئەم شتانە کرا کە شتێک دروست بکرێ ئەوە تێکینە یعنی بیناکان تێک نەچێت ڕووپۆشەکان تێک نەچێت بتەوتر بێت طبعاً یعنی لایەنی کڕیارەکە یەکەم کولفەی کڕیارەکە حەزی کڕیارەکە ئەو ماوادانەی کە هەن لە ناوچەکەیە ئەو شتانە هەمووی ڕەچاوی وەکرێت چکە لەم ساڵانەی ڕابردوو باسی زەمین لەرزەت کرد زۆربەی ئەو باڵەخانانەی ڕووپۆشەکەیان یاخود ئەو سەقفەی لە دەرەوە هەیە کە لە فەزای کراوەیە کاشی بوو زیاتر زیانی بەرەکەوت بەوانەی تر بەڵێ یعنی بێ ئەوانە هەمووی ڕەچاو بکرێت لە کاتی دیزاینە کەواتە خات و کاشمان لە هەرێمی کوردستان ئێمە ڕووپۆشی زۆرە بینین هەمانە کابرا ئیزوگامی لە دەرەوە داوە لە باڵەخانەکەی هەیە بە کاشی هەیە بە بەردی هەلانە ئێستا نوعاتە بە دۆرێک ناوێکی ئەسترۆپۆل ئەو پۆرسەلین وەکو ئەندازیارێک لەم شارەیە ئاژی لەم کوردستانی ئاژی شارەزای کەشوهای ئێرەی بە بیناسازی ڕەنگە کۆن خوێن بێتەوە شارەزایت باشترین یاخود سەرکەوتووترین ڕووپۆش بۆ ڕووکاری دەرەوەی خانوەکان بەکار هاتوێ لە کوردستان هەیە هەر ئاوێنەیە ینی زۆر شوشەیە چی باشترە چی سەرکەوتووترە یاخود بەتایبەت بۆ ماڵ حسێ بکەین نەک بۆ تاوار بازرگانیەکان بۆ خەڵکی بۆ هاونیشتیمانیان بەڵێ ئەگەر ئامەتەن ئێمە سێریکەین زۆر بە دقیقی ناتوانین بڵین ئەمە خراپە ئەوە باشە بەڵام ئەبێت تۆ سێریکەی کە یەکێکیان مەوادێک گۆر ئەگری لایەنە باشەکەی زۆرتریان لایەنە خراپەکەی ئەوە بەکار بۆ کەشوهای ئێمە خاستەن بەردەکان لەوانەیە زیاتر گونجاو بێت ئەو بەردانەی کە تێکچەری کەمە ڕەنگی ئێستا بەردی حالانە مەرمەر زۆر لێرە بەکارێ بەڵام ئەوانە بە مروری زەمن ئەگەر دیقەتەدا بێ ڕەنگەکانیان ئەگۆڕن چونکە ئێمە وڵاتێکین بارانمان لێ ئەبارێت خۆڵبارینمان هەیە قوڕاو ڕەنگەکەی ئەگۆڕێت ئەگەر معالەجەیەکی باشی نەکرابێت
لەوانەیە ڕەنگەکەی تێکچێ بۆ درێکی بەسەر ئاڕوا ڕەنگی ئەو بینایە ڕەنگی ئەو ڕووپۆشە کە بەکارت هێناوە گۆڕاوە. ئێستا بەردی پۆرسەرین هەیە هەست دەکەم کە زیاتر خەڵک بەرەو ڕووی ئەڕوا بەکاری ئەهێنێت. یەکەم لە بەرەی مەعالەجە کراوە بە ڕنگ و دیزاین و شەواز و تێکستەری جیاواز هەیە. ئەتوانی لە هەر دیزاین و تێکچەرەسە بۆ سموزی هەیە لەوان نەخشی تایبەت تێکچەری تایبێت ئەوانە بەکاربهێنی زیاتر و مقاومەی زیاترە. تۆ لەوانێ ئەسترۆپۆل بەکاربێنی یان سمەدوەر دیکۆرێکی جوان ئاەتە نەخشێکی جوانی هەیە بەڵام بەپێی کەش و هەواکە ئەگۆڕێت حەشەرات ئەوانە تەنانەت باڵندەکان ئێستا و مادەی وەکو تەپەدۆر وایە باڵندەکان لەوانەیە ئەگەر ناوچێت بیشکێنن کۆنیەکانیان ئەگەر زەبرێکی بەرکە هەر لە دەرەوە مناڵێک ئێستا مدراسەیەکمان هەبوو ئەسرۆپۆل بە بێناکەی مناڵ بەبەرد ئەسرۆپۆلەکان هین کردە بچووکە ماوەدەیەکی نەرمە ئەشکێت ئەگەر کاتە توێن بڵین بۆ ناوەوەی خانووکان ڕەنگە باشتر بێ ئەوە تا ڕادێ بۆ ئینترێریش ئەگەر مەعالەجە کرابێ ینی بەرگەی ئەو گۆڕانی گەرماوە سەرما و تۆ سپلیتدا ئەیگەستێنیت زۆپادا ئەیگەستێنی یعنی ئێستا ماوادی ئینترێر لەگەڵ ئەکسرێرا جیاکراوەتەوە هەرەکە مەعالەجەی تایبەتی بەخۆی هەیە. خاتوو کاشمان یەکێکی تر لەشتاین زۆر گرنگە بواری ڕەنگە ڕەنگ بەڕاستی کاریگەرێکی زۆری هەیە لە کۆندا زۆربەی باڵەخانەکان هەر خۆمان هەمومان لە وڵاتەیە ژیاوین و بینیمانە خەڵک ڕەنگی تۆخی بەکارەهێنا قاوەی و ئەو ڕەنگە ماتەکان بەڵام ئێستا دەچیتە هەر شوێنە زیاتر بەلای سپی و ڕەنگە کراوەکاندا دەچێت ئایا چ ڕەنگێک باشترە کە ئێمە لە دیزاین و ڕووپۆشکردنا بەکاری بهێنن وەکو شارەزایەک لەو بوارەیە با ئەسوودێکیش بە بینەرانمان بگێنن باشترین ڕنگ و جوانترین ڕنگ کامانن ڕەنگەکان هەمووی خوا دروستی کردو هەمووی جوانەوە هەمووشی باشە بەڵێ ئەگەر گونجان و ڕێکخستنی بۆ بکرێ هەمووی لە قاڵبی یعنی بەپێی دیزاینەوە هینی خۆی یعنی هەموو ڕەنگەکان بەکارێ هەموو ڕەنگەکان جوانە بەسکەی لەگەڵ ئەو شوێنەی کە تۆ بەکار لەگەڵ فەنکشنەکەیە یعنی بۆ چ شتێک بەکاری ئەنی لەکوێ بەکاری ئەنی کیتیایە یعنی بازە کەسەکەی لەوانەیە نەخۆشیەکی هەبێت لە شوێنێکی ڕنگ تۆخە نەتوانە ئیدارە بکات تۆ ناچی کە دیزاینێک بۆ ماڵەکەیت کرد ڕەنگە تۆخەکانی بە بەکاربێنی ڕەنگی ڕەشی تۆخ و قاوەی تۆخ و ئەو ڕەنگانی بە بەکاربێنێ زیاترینی ئەم ساڵ بەم خەڵک وەرای ڕەنگە زۆر کاڵەکان سپی ئەو ڕەنگە بێلایەنەکان ڕەش بێجی کاڵ تۆناتی ڕەساسی کار ڕەساسی تۆخ بەلای ئەمانە زۆر ئاڕات لەبەرچی ئەڵەن دوڕە بڵە ئەمانێتەوە ئەتوانی دوایی گۆڕانکاری تیاکەیەکێکیش لە خاستەکانی مۆدرن دیزاین ئەوەیە ڕەنگە سروشتیانە بەکارهێنی دوای خۆ دەتوانیت چەند ئیلیمنتێک چەند پارچەیەکی ڕەنگێکی تر کە حەزت لێ بەکاری بێنی ئەتوانی ئەوانە بگۆڕی ئێستا کولفەی خەڵک لەوانەیە ئەوە نەبێ من حەزم لە قەنەفەیەکە کامل سوور بێ کولفەکەم ئەوە نییە من ئەمڕۆ بێکم بە کامل سوس بێنێ کە تااقەتم لەو ڕەنگەنەمە بچم بیگۆڕم ئەچم ئەکەم بە ڕەنگێک لەم ڕەنگانێکە حەزم لێ ڕەساسی کاڵێ بێجی بێ گۆشەکانی ئەەکەم بە سوور کە حەزم لە سوورنامە گۆشەکە ئەەکەم پرتەقاڵێ خەڵک لەم هەوانەیە یعنی گرنگی بە دیزاینیان ئەگەر دقت بێ ژووری مناڵەکەی بە ڕەنگێک دیزاینەکە ژووری نووسنی خۆی یعنی بە ڕەنگێک هەمان ستایل بەڵام ڕەنگەکەی ئەگۆڕێ ژووری دانیشتنی ڕەنگ ئەگەر دقت بێ لە کافتریاکانە ئێستا لە مەطعەمەکانە ڕەنگ زۆر بەکارێت لە جیمەکانە ئیتر هەر ڕەنگە و تایبەتە بە شوێنێک یعنی ناتوانانی هەموو ڕەنگێ بۆ ئەم شوێنی کاریگەری دەرونی بەڵێ باسی ئەوم کەتم دەرونیان ئەبێت زای ئەو کەسە حەزی و کاشمایمە کە باز لە تەلارسازیەکین و باز لە ڕەنگەکەین کەواتە بێ ڕەنگەکە تەسیرێکی لەسەر تەلارسازەکە بێ بەشێک لە وڵاتانە بینیم بۆ نمونە تابل لە یۆنان زۆر سپی و شین بەکارێنە لە وڵاتە ساردەکان زۆر سوور و ئەمانە بەکارێن ئەمە بۆی پلەی گەرمی کۆنتترۆلکە سوودی لە بە بیناسازی تەلارەکەمان بگەێنێ خۆی بەعزە شتێک هەیە ئەبێ بە ناسنامەی ئەو شوێنە ئەبێ بە کولتورێک بۆ ئەو شوێنە تۆ باسی ڕەنگیشی نسبێکەوە کردناوی وڵاتەکە بێنە ئەزانی کوێ لە کوردستانە بەداخەوە لە سلێمانیش بە تایبەتی شتێک نییە بڵێ کولتورە یعنی بێتکە لە خانۆ کۆنا قوڕەکانی کە هەبووە دوێ ئەوە هەر کەسە چۆ ستایلێکی تەطبیق کردووە کلاسیکە مۆدێرنە ئیتر بەدڵی خۆی حەزی لە هەر ماوەدێک بووە بەبێ ئەوەی دراسەیەکی وردی بۆ بکرێ بەکاری هێناوە ئەگەر سەرکەی لەسەر جادەکانە بڕۆی بیناکە بە تاقی تەنیا خۆی جوانە یعنی جوان دروست کرا بەس کرە تەنیشت بیناکانی تەنیشت تێدانەی هەرەکە و
لە ستایلێک و لە ڕەنگێک و لە ئاوازێک بۆی باشتر تێبگەین خات و کاشمان بۆ نمونە با دابنین دوو ماڵمان هەیە لە پاڵێکن هەردووکیان ڕویان لە خۆرە وا هەڵکەوتون لە گەڕێکێکن ڕاستەخۆ خۆر لیاندا یەکێکیان بۆی سپی کرایەکیشان بۆی سوور کراوە ئەم دوو ڕەنگە ئەتوانێت کاریگەری لەسەر بیناسازی ئەو خانوە هەبێ یەکێکیان پلەی گەرمی کەمتر بێ یەکیان پلەی گەرمی زۆر بێ ینی ئەم ڕەنگانە هیچ تەسیرێکیانەیە یا تەنها دیزاینە و دیکۆرەوە بۆ چاوی من و بۆ ئەوانەی لەوێ ئەژین سوودی هەبێت ئەو مەسەلەی کە پەیوەندی بە کەشوهاوە هەیە گۆڕانێکی زۆر قورساین تەنها تۆ بۆ یاخێک ڕەنگێک ناتوانێت ئەوەت بۆ بکەنی شوێنێکی بچووک نییە ماڵێکی گەورەیە مەساحەیەکی گەورەیە تەنها دیکۆرە لەگەڵ چۆن ئەڵێیت ئەحساسی ئینسانەکە باشە تۆ ڕەنگێکی سپێ بینی ئەحساسێکی کراوە و فێنک و ڕەنگێکی شینی کاڵیان شینە بینیت فێنک بەرجەستەکە دوو بابەت هەیە زۆر گرنگە پێشتریش تا ڕادێک ئاماژەت پێە خواستی ئەو کەسی کێوێ ئەو دیزاینە بکە لەگەڵ شارەزایی ئەو کەسی کێوێ ئەم دیزاینە بکە ڕەنگە من ڕەنگێکم بەدڵ بێ کۆمەڵک شتم هەیە بەدڵ بێ بەڵام ئەزانم ئەم شتە ناگونجە بۆ ماڵەکەی من بەڵام لەبەرەوەی حەزی خۆمەوە ئەم شتە موتۆ ئێوە تا چەنە گرنگی بۆیان کە ڕێنمایی کەسەکان بکەن و لە هەمان کاتیشە تا ڕادەیەک حەزی خۆیان لە ناو دیزاینەکاندا ڕنگ باتەوە بۆ ئەوی کەشتێکی جوان ناوازە سەرنجڕاکێش دەربچێت بێگومان تۆ کە کەسێکێت بۆ لات یەکەم جار پرسیاری حەزی خۆی لێەکەی پرسیاری ئەو کێشەیەشی لێکی کە هەیەی ئەمە پێڵین کێشە یعنی حلێک بۆ ئەو کێشەی ئەو کە پرسیاری لێەکەیت و حەزی خۆی تۆ سێر ئەەکەی کە بۆی ئەەکەیت بە درەوینکێک یان دراسی ئەەکەی بۆی سەرەکەی ئەم ڕەنگە ئەم دیزاینە ئەو ستایلە ئەم شتێک کە ئەو داوای ئەکا بۆ ئەو شوێنی ئەو ناگونجە یعنی گرنگی تەلارساز ئەوەیە کە تۆ قەناعەت بەم کەسە ئەەکەی کە تۆ ئەم شوێن ئەم شتت لەگەڵ ئەوە ناگونجێ لەبەر ئەم هۆکارانەیە و دوو سێ چوار بۆی ڕوون ئەەکەیتەوە زۆر کەسەیە قەناعەتەکە زۆر کەسەیە هەمان شتی بۆ بەکارێنیتەوە لە شوێنێکی ترا بەوە قەناعەت ئەەکە کلانتیش هەیە ینی ئەو کەسانەش هەیە کە ئەو خواستی خوانە جا زۆر بێ زۆریەوەشی کە قەناعەت ناکە خۆیەتی ئیشەکە ئەکات ئەوانشی کە هەست دەکەن قەناعەت ئەەکەن و یان ئەوێ کە ڕای دیزاینەرەکان وەرگێز ئەچنە لای نووسنگە ئەندازیاریەکان لای دیزاینەرەکان بۆی شتەکانیان بۆ باشە خات و کاشمەوە لەو کاتەشی ماوانە بەشێک باس لە ناوەوەی خانوو بکەین جاران کللتورێکی بیناسازی دروست بوو لە کوردستان بە ئێستاشەوە یەکسەر مەدخەلێک ئەو مەحرابی مزگەوتەوە هۆڵێک یا جاریوا بوو ئەوە زۆر گەورەیە گەرمە بێ نەسار دەبێتەوە یا ئەوە بچووکە زەختێکی زۆریشی لەسرە بە کەڵک نایە گرفتێکی تریش نازانم ئێستا ئەندازیارانی ئێمە وەکو باست بە وێرشنێکی نوێواتون چارەسەری ئێمە بکەن ئەوەندە دەرگا و پەنجەرە لەسەر هۆڵەکە هەبوو ینی شوێنی دانیشتن نەبوو یا هۆڵ هەر هۆڵە و دەرگای لەسرە بۆ ژوورەکان و بۆ مەدوەق و بۆ دەرەوە و بۆ مەدخەل و ئەو گرفتانە لە کوردستان ئیتر توانین بڵێن چارەسەرەکرێن ئەندازیارە نوێیەکان حەلی ناوەی ماڵەکانیشمان بکەن بەڵێ ئەگەتی قەت بیت ئەم پلانت ئەم خەریتەی کە بە زمانی خۆمان پێڵان خەریتەوە نەخشەی خانوەکان کە هەیە گۆڕانێکی لە چاو پێشترا بەخۆی زۆر بینیەوە یعنی چۆن لایەنێکی شکارێک کردو لەسەر ئەوەی کەوەکو خۆتەڵی ژوورێک جیا بێت و هەموو دەرگای لەسەر بێت و ژوورە بچووک بێت و گەورە بێ مەساحای بیناکان هەمووی کاریگەری هەبوو ئەگەر ئێستا دیقەت بێ زۆربەی زۆری بیناکان ئەوانەشی کە ژوور و دیواریان زۆرە ماڵ خانوەکان ئەکەنەوە بەسەرەکە یان ژووری میوان و هۆڵەکە ئەەکەم بە یەک دانیان هەیە لە پێشەوە لە دو مەتبەخ و شوێنی دانیشتن جیاکەنەوە ئەو ژووری میوانە قسەکە لێتێنە بەس لە هاوینە ئەی شێوەیە ماڵەکە گەرم کا لە زستانیش ئەی شێوە بەس ماڵەکە بەکاری ناهێنن هەنێستا خەڵک ئەو وعی بۆ هاتووە تۆ ژوورێک دیزاینەکەی بۆ دانیشتنی خۆش بۆ دانیشتنی میوانش مەسافەکە بۆ ئەگەرێتەوە ئەوانە دەرگا پەنجەرە دروست ناکەیت جا خەڵک ئێستا ئەڕووی کردوتە دیزاینی ئەوەی کە هۆکارەکانی ساردی و گەرمی بۆ ماڵەکەی دابینە کات لە سەقفا دیزاینەکە لە دیواران لە ئەرزەکە شوێنی بۆ دائانە دیزاینەکە زۆربەی ئەو کێشانەش حل بووە ئەمە لەبەری لە کۆتایی شاین بس حەزەکەم ئەو پرسیارش بکەین کە جیازی نێوان دیزاین و دیکۆڕیشن لە چیایە وەکو ئەو زانستێکی وڵاتان و پسپۆڕن لە بوارەکەیە بەڵێ مەسەلەی دیزاین وشەیەکە کە لە زانست و لە فەن لە هوەر پێکاتوە یعنی کەسی دیزاینەرە کەسێک کە تەلارسازی تەواو ئەکا بە چەند قۆناغێکی خوێندنا تێ پار ئابێ یەکەم زانستەکە کۆ ئەکاتەوە علمەکە کۆ ئەکاتەوە دووەم لەگەڵ هوەرە ئەو شتێک کە پێیەتی بە جوانترین بیخاتە ڕۆ
من بروسيسانا يعني مثلا ديزاين شون بروسيسك تو دانشي هم التحليلات اكي لبوري الاخيره اليمنت اشتكي جوانت بودر بشيت يتر هر شتك بتو ديزاين فرنيتشر اكي ديزاين ديوار اكي هين انتريور اكي هين كامل دربي بناء كي جورا اكي لاخره اشتكي يعني جوانت بودر ديزاين كي جوانت بودر وبروسيس مراحل ارو ديكوريشن تطبيق كرتنا كياتي يعني تو هلاسي اشتكي جوان دروستكي ببي اوي ببروسيسك برا حزت الاشتكى داني لشونك ببي اوي بروسيسك برا بلا تصباش لكو تاجر اشتكى ما بكاش مع خان هما دارم زیاتر لاین تلارسازی و خەڵکی چاوی کراوە بێت زیاتر بەرە پێش بکەوێت لەم جۆرە بەرنامانە ئێوە زیاتر بێت تلارسازە گەنجەکانمان زیاتر بەسەرکەن و دەستان خۆش بێت و سەرکەوتو بن زۆر سپاس سپاس بۆ خاتو کاشمان سدیق ئەندازیاری تەلارسازی هیوادارین کە ئێمە تۆڕەکەمان زۆر بەلاوە تایبەت بوو هیوادارین بنەرەکانیشمان بەدڵیان بوو بێت سپاس دەکەین کە لەگەڵمان ئامادە سپاس خاتو کاشمان دەستکان خۆش بەڵێ زیزان مشازە سەرجەم بڕگە بابەتەکانی پایم ڕۆژمان پێشکەشکردن هیوادارین جێ ڕەزامەند و سوودی ئێوە بوو بێت و توانی بێتان کاتێکی باش لەگەڵ ئێمە بەسەر بەرن بەخوای گەورەتانە سپێرین دڵ دەروونتان هەر ئارام بێ خواتان لەگەڵ خواتان لەگەڵ